شو روج دايم دسور عمري من هر كم دكا شو روج دايم دسور عمري من هر كم دكا قد نبو زار فكر كم مردنم نزيق دكايا قد نبو زار فكر كم مردنم نزيق دكايا أبي نوح وباي هود وبرد باري قوم لوط أبي نوح وباي هود وبرد باري قوم لوط دنقا كي صالح وشعيب اشتوش بيهوش النكايا دنقا كي صالح وشعيب اشتوش بيهوش النكايا مرحبا أي سيدي خلقي خدا مرحبا أي مهبطي وحيي سما مرحبا أي بدري أفلاكي جهان مرحبا أي رؤيتو شمس الضحى رج شو دايم دسور عمري من هر كم دكا رج شو دايم دسور عمري من هر كم دكا قد نبو زار فكر كم مردنم نزيق دكايا قد نبو زار فكر كم مردنم نزيق دكايا وي إيش الله خودش ترازيبت وأفدن جهر بمينت ودست جماعتي جد خوش ما مستعمات شو مانيتو جلا جلا بخيرات وسلامتك يا ربي في دنجي وصاي خوش إيش الله ده أفشوا خير وبركة وخوشي جدا طابت فارز يا ربي سلامت بيا أخوة شو ما نهاتيان تقول هوليرت مين ما مستعم الله بناي خواهی بخشنده و مهربان سرتا دست خوشیم با برای کانالی کردستان 24 دست خوشیم با تاوی کارمندان زور سپاستان کم که میوانداریتان کردم خواهی گوره سر برز و پایدارتان که خواهی گوره بردوامتان که لسر کاری خیر زور شانازی اکین که لکانالی چی بوشیویا خدمتك ابینین با عین پیروز اسلام هم لقرآن هم لوتار بیجی همش لقصائد و مدائح ناوم عماد يوسف احمد سومان لسوران اجيم معلم لسورانو خلشي سومان ويتو السرسري مواتيش سوران وشومان حتى هوليري بخير يا رب سلامت مستعجل خابت باريس مرحبا دن خوش بیا سلامت يا ربي پاشیوا 19 سلام عليكم ورحمة الله وبركاته كردستان 24 رئيس صلاة طيبة قلب اخوي عزيز وسبورت وكشخه والرياضي وورزشي افشواجي خود حس كده قالوا داوين وان شاء الله بشين افشواجي بون بابتت هي خدمته ابكي كوي برا باشي صحتكم احوالك جماعتش درباجي افشوا مهوان طيبت مهد هين جلو برگت وانا ستایلی وانا دیاره کتش تکت طیبته جلو برگت ترکمان بیگ وجیان اگه گلگا زانال کردستانه هیب طیبتی جید بونه توسان ناوندی مالی ترکمانی ناوندا مالا پرپیدانی کلتوری تایبت با ترکمان و او کاربارانی که پیوند و پیوسته با ترکمانکان ترکمانی تو زانی نه اولا ناز بستی دگم
کیشە تورکمانی زۆنە ڕوان زۆر لەگە تورکمانە حەقویە تورکمانی بزانێ خۆشەویستی لۆ بەڕێستان لۆ بینەران و بیسەرانی شاشە جوانەکەی کوردستان 24 و بۆ دەنگخۆش و سرود بێژ مامۆستا ئەمەلا عیمادی خۆشەویست تورکمانی تۆ دڵانی یان نە وەڵاهی تورکمانی نازانم بەڵام ئێمە لایڤ و ئاهەنگی شەوانەمان زۆرە لەگەڵ هونەرمەندانی تورکمانی شێوازی ژەنین و بەستە و مقامەکان دەزانم بەڵام بەداخەوە دەبوو زمانەکەش بزانین بەڵام زمانەکە گەل هونەرمەند محەممەد ئەربی کیوی محەممەد نەجار محەممەد نەجار بێت خود فێرکی هاوار بازرگان علی بەنا محەممەد قایە لێرە و ڕێز ئەبە هەمی هونەرمەند و برۆدەرێتەنە چۆ فێر نەبی زۆر وڵا خەتای خۆتە فێر نەبی فێر دەبینی الله ڕازی ئۆڵسۆن دی الله خودش هەمی خۆش گاردینیش ئەفشەڤە ئەم بەری مامۆستای ئەوینی بێت ئەم بچینەت نۆڤۆ بابەتێکی گرنگ دا و بەری ئەو بابەتی ئەڤرکەم بەحەسکین و ئەوژی تەڕاویحن نوێژە تەڕاویح و پشتی نوێژە عیشە تێنەکردن هەموو سیمایەکی گەلێکی جۆنە هەیڤە ڕەمەزانە پیرۆزە نوێژە سنەتن هەیڤە ڕەمەزانێدا و تێنە ئەنجامدان ئیدی نوێژ دیو نوێژێ حتا و هەیڤە ڕەمەزانە پیرۆز تەمام بێت کەشەوەیەکی گەلێکی تایبەتی هەی هەندێک هەمی تەڕاوی هاتکن هەندێک ژی کێمەکاتکن ویترا هەیە بە تەنیا دەیکات هەیە وەکیتە گوتین تنێل ماڵە خۆت بە پێی کات و مەجای خۆی ینی ئەو هایە هەیە بە جەماعەت دەیکات هەیە بە تەنیا دەیکات هەیە 11 ڕکعاتەکە دەکات هەیە زیاتر دەکات طبعا چەند زیاتر من خێر زیاتر خێر زیاترە بێگومان vêca ka biçînet nava mizgefta da û vî sîmoyê canê heyva pîrosiya Remezanê bibînin çunkî hêşta ev 10 rojê ku em dê kevînetê de ev şeve ya 19 xwedê hes kir yani hema tu bêjî sibahî wê ve ji bîstê û heta tu bêjî bîstûne heyan jî sîhêka xudê zanit Allahu ya'lem ka dê sîha girîniya jî bîstûneha şevêt Leyletil Qedrê dest bikin şevêt yani buha giran şevêt qedr wan şeva da zêdetir ez barkim terawîh û nivêje sinnet û qiyamel leyl سەڵات و تەسبیح و ئەوانە هەمووی زیکر و کۆمەڵک شتی دیکەش خودê me bigihîn tawan şevêt Leyletil Qedr jî da biçîne dav mizgefta da vî sîmoyê can jî bînîn û piştengê navê Xwedê lê bînîn û babetê ev şeveyê girînkî ayînî em behezkin الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم الله أكبر بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الله أكبر الله أكبر الله أكبر تەڕاویح کردن لە مانگی ڕەمەزانی پیرۆزە خێر و پاداشتێکی گەورەی هەیە لە دوای ئەوەی کە مسلمانان بەیانی هەتا ئێوارە بە ڕۆژوون هیلاکەت و ماندووبوونێکی زۆر و ئەجر و پاداشتێکی گەورەش ئینشاءالله تەڕاویحکردنیش لە شەوەکەیە بۆ زیندووکردنەوەی ئەو شەوەیە وەکو شەو نوێژ وایە وەکو پیغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام دیارە پیغەمبەری خوا لە حەیاتی مبارەکی خۆیان هەتا 3 شەویش تەڕاویحی کردووە کە هاتوۆتە مزگەوت نوێژی کردووە سەحابە ئیقتیدایان پێوە کردووە لە دوای ئەوەی کە خەڵک زۆر بوو لە ناو مزگەوتە نوێژیان لە دوای پیغەمبەرەوە ئەکرد پیغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆشتەوە ماڵەوە و دواتر فەرمووی ترسام لەوەی کە خوای پەروەردگار ئەم تەڕاویح و ئەم جەماعەتەشتان لەسەر فەرز و واجب کە بۆیە پیغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ژیانی خۆیان ئەم 3 شەوە بە جەماعەت تەڕاویحی کردووە بەڵام وەکو عولەما فەرموون ئەمە سنەتێکە تاوەکو سەردەمی خەلافەتی حەزەتی عومەری کوڕی خەتاب تەڕاویح ئابەم شێوەیە کە ئێستا ئێمە ئیکەین تەڕاویح نەکراوە سمع الله لمن حمده غير المغضوب عليهم ولا الضالين
وإليه ترجعون بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين بێگومان تەراویحکردن لە چەند فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە کە هەندێک دەفەرمون 20 ڕکعاتە و هەندێک دەفەرمون 8 ڕکعاتە هەردووکیان هەر سنەتە چ 20 ڕکعات کەسێ بتوانێ ئەنجامی بە واتە بە وەترەکانەوە 23 و 8 ڕکعاتەکەش بە وەترەکانەوە سێ وەترەکەوە دەکاتە 11 ئەمە هەردووکیان هەر سنەتە بەنسبەت درێژکردنەوە و کورتکردنەوەی تەراویح بێگومان خوێندنی قورئان لە نوێژە هەتاوەکو بخوێنرێ خێر و پاداشتی گەورە و زۆری هەیە بەڵام بە حکمی ئەوەی کە مسلمانان بەیانی هەتا ئێوارە بە ڕۆژوون و لە شەویشا کە دێن بۆ تەراویحەکە ئەگەر تا ئەنازەیە کورت و پوخت و ئەوانە بێ ئاساییە لە دینە و لە شریعەتی ئیسلامە و پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم تحدیدی نەکردووە تەراویح ئەبێ ئەوەندە ئاەت بخوێنرێ و ئەبێ ماوەکەشی ئەوەندە بێ دیارە تەراویح لەسەر هەموو کەسێک سنەتە وەکو وتمان فەرز نییە واجب نییە لەسەر چ ئافرەتان بێ چ پیاوان بێ چ گەنجان بێ لەسەر هەموو لایەکمان سنەتە يا رب إخواني بحيك يا يا رب إخواني بنا برحمة وبركي يا رب إخواني بحيك يا يا رب إخواني بحيك يا رب إخواني بنا خدا عبادت همی بسرمانا قبیل که تش بچیکترین خیر حتی مازنترین خیر و بجا بو مازن کت اضعافا مضاعفا ان شاء الله بجا خدا برحمه خو ابزان کاد چوا خیره روزی گرا قبیل کت چش روزی گرتنی به حتی تراویح کردن هم هو عبادتانی که لنیو رمضان ده همان چینە سەر تەوەری تایبەتی خۆمان بابەتی گرنگ ئەویش لە ڕوانگەی شریعەتی ئیسلامەوە چۆن سێری گوناه و تاوان دەکرێت و قسەکردن لەسەر ئەم پرسە ینی تاوانباری گوناهباری و چێن و چۆن بتوانێت ئەو زیاترەوەی خاڵێک کە تەرکیزی لەسەر دەکەینەوە چۆنەتی سترکردنی گوناه کە خودداش ئەمەی پێخۆشە بێگومان ئەوەی کە باشتر قسەی لەسەر دەکات مامۆستایانی ئاینی تایبەتمەند بەم پرسەوە بۆ ئەم شەویش زۆر بەڕێز مامۆستای ئیسماعیل پێنجوێنی مامۆستای ئاینی میوانە لای ئێمە بەخێر بێ مامۆستا گەلە سلامت بێ ڕەمەزانەوە پیرۆز وەی خودشتە ڕازی ئامین ئەجمانی سحاتت چۆنە تەندروستیت ئەحواڵت شکر بۆ خۆی گەورە یاخوا زۆر باشین الحەمدولله ماشەڵڵا لێبێ من هەمیشە ئەتووا دەبینم ماشەڵڵا لێبی بە وەک چۆن دەڵێ بە قیت و قۆزی و بە بەرچاوی و کەشخەی سپاس دەکەم خوا خێر جێ خۆشحاڵی یانی لطفی جەنابتە و عەزیزی إن الله جميل يحب الجمال جەمال و چاوەکانی هێشتا زەعیف نەبوو جوانە بینی ئەوجی نعمەتە خودێ گینە هەر هەبی لطفی تۆیە عەزیز هەر هەبی لەسەر خێر پایەداربی دکتۆر ئەم بچینە ناو بابەتیدا و هەموو ئەم vê فرموودێ ئەم دەست پێ بکەین كل بني آدم خطأ وخير الخطاؤون التوابون جاري ام همي گناهات كين ام همي گناه بارين گناهت بچي بن حتى يتمازن حتى ناف هي رمضان و پیروز دو ام گناهات كين بس كاچاوا جه گناه باري يعني جه اوه گناهت كت اسلام دهات يا بحث كرن اف آيات هاتين بحث كرن زيادتر اون اوه گناه بار وصا و آگره جهنم يانجي زيادتر وصا بحث كرن گناه بار همی گاوات درگه توبه بوی وکریه و خود ارحم الراحمینه دەست پێکەم دەست پێ بکە ناوی خودی لێبینە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه ڕێزم هەیە بۆ ئێوەی خۆشەویست ئێمە شەروا سوپاس دەکەین بۆ ئێوەی بینەرانی عەزیز بۆ ئەو برا بەڕێزە خۆشەویستانە بۆ هەموو مسلمانانی دنیا و بۆ مسلمانانی کوردستان داواکارم لە خوای گەورە و کاربەجێ ڕەمەزانمان لێ قبوڵکە عاقبەتمان خێرکە بمانگەێنێ بە دەشەوی قەدر و خزمەتی ئەو چەند شەوەشکەین مامۆسای گیان برا خۆشەویستەکەم حەقیقەتێک هەیە کە ئەبێ بیزانین ئەویش ئەوەیە
ئێمە کوڕی ئادەمین نەوەزادەی حەزرەتی ئادەمین باوە گەورەمان کە گوناهی کردووە خی گەورە قوبولی کردووە یان نا بێگومان لەگەڵ دایکمانە خوا قوبولی کردو هاتن وتیان خوای گیان ڕەبەنا ظەلەمنا ئەنفوسەنا وئن لەم تەغفر لەنا وتەرحەمنا لەنەکوونەنە من الخاسرین خوا تەوبەی دایک و باوکمانی ئادەم و حەوا قوبوڵ کرد ئالێرێ ئەمەوێ شتێک ئەرزی تۆ بینەرەکانت کەم و خۆشم من گونابارم تۆش گوناباری هەمومان گونابارین مەعسوومیەت و عیسمەت بەس بۆ پێغەمەرانە ئێمە مرۆڤین عەلەیهیمو سەڵات وەسەلام ئەزانن مرۆڤ ناومان چیە ناومان نسیانە ئێمە نە شەڕی مەحزین شەڕی مەحز بووینە یعنی شەیتانەکان نەخێری مەحزین یعنی مەلائیکەکان لەم بینەیە ئەم قوڕە شێلراوە بۆ بەسی بەم ئینسانە ئینسانیش هەرماناکەی خۆی وا بە خۆیەوە یعنی لە بیرچوونەوە و یعنی زەلات و کەوتن و وەک پێغەمەرگیانە فەرمێ سەڵڵا سەلەم کە ئێمە لە هەموو ئاقوڕەکان دروست بووین ئادەم لە هەموو قوڕەکە خەلق بووە قوڕی ڕەشی تایە نەرمی تایە توندی تایە هەموو جۆرەکانی تایە کەواتە ئالێ ڕۆگەینە دەر ئەو دەرئەنجامە کە بەڵێ کول و بەنی ئادەمە خەتاء وخير الخطائین التوابون ئێمە هەر هەمومان مادەم دایک و باوکمان ئادەم بووە و خوا تەوبەی ئەوانی قبول کردووەتەوانێ بێشک هیچ ڕەزاکانیشی قبولە کاتۆ کە ئێمەین ئەمە ئەبێت لەوە تێ بگەین ئێمە خوایەکمانەیە ناوی ڕەحمانە خوایەکمانەیە ناوی غەفارە تەوابە وەهابە وەدوودە زۆر ئێمەی خۆشەوێ ئەرێ ئێمە نین هەموو جارێگەڵێن ئین الله يبسط يده بالليل ليتوب مسيء النهار ئەمە قسەی پێغەمبەرەکەمانە صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای پەروەردگار هەموو شەوێ دەستی خۆی گرتووەتەوە بۆ ئەو کەسەی کە بە ڕۆژ گوناهی کردو بۆی شەو لێ خۆش بێ ئەوەی بە شەو کردوێتی بە ڕۆژ لێ خۆش بێ مامۆساییان ئەگەر من بمەوێ باسی تەوبە و ئافاقە جوانەکانی تەوبە بکەم ئەبێ بڵێن خوا پێمانە فەرمێ من تقرب إلي شبرا تقربت إليه باعا ومن تقرب إلي باعا تقربت إليه ذراعا أما قسەی پەروەردگارە خطابی خوا بۆ ئێمەی گوناهبارە وەک پێم وتن کەس ناتوانێت بڵێ گوناهبار نیم بۆ یەک پەروەردگارە فەرمێ هەر کەس بستێک لە من نزیک بێتەوە من نیو باڵ لێ نزیکە بمەوە هەر کەسێک باڵێک لە من نزیک بێتەوە شاباڵێک لێ نزیکە بمەوە ومن ئەتانی یەمشی هەر کەسێک ئاوان نەرمە بێ بۆ لای من ئەتەیتوه هەروەلا ڕائەکەم بەرەو ڕوویەوە ومن ئەتانی بقراب الأرض ذنوبا هەر کەسێکیش بەقەر پانتایی ئەم ئەرزە گوێگرە پانتایی ئەم ئەرزە گوناهی پێبێ بڵێ خوایە هاتووم لە دەرگاکە ئەیەم داوای لێخۆشبوون و لێ ئەەکەم ئەتەیتوها بمثلها مەغفرەة پێغەمبەریانە فەرمێ سەڵ سەلەم من بەقەدەر پانایی ئەم ئەرزە ئەڕۆم بە لێخۆشبوون و بۆ لای ئەو عەبدەم جا مامۆساییان ئەگەر بێن سەیری قورئان کەین خوا فەرمێتی قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا أم آيات بو كذا بزي أم آياتان بو كذا بزيوا بو ئێمەی گوناهبار ئەگەر بۆ سەحابە دابەزیەوە بۆ من و تۆشە خوا ئەفەرمێ ئەی ئەو کەسەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم بفەرموو بەو کەسانەی بەو عەبدانەی من کە ئەسرەفوا على ئەنفوسیهم زۆر گوناهیان کرد ئەسرەفوا ئیتر بە شتێکە ئەوت پێ ئوترێ ئیسراف عەلین لە نوکی پێ تا تەوقی سەری گوناهە غەرقی گوناهە بووە خوا ئەفەرمێ لا تقنطوا من رحمة الله لە ڕەحمەکەی خوا مەئویز مەبن ئەمە قسەی کێ من و تۆ مؤمنین بە قورئان و بە غەیب و بەخوا إن الله يغفر الذنوب ئالێرە سێری ئەم ئاەتە بکەین کە خوا فەرمێ خوا لە گوناه خۆشە بێ ئەگەر نەیفەرموایە جەمیعا هەموو گوناهێک إن الله يغفر الذنوب جميعا دوایش دەفەرمێ بۆ ئەوی بزانن لێتان خۆشم إنه هو الغفور الرحيم بمناسن خوا ئەفەرمێ بمناسن من غەفورم من ڕەحیمم من بەبەزەییم باشە یەک مشکیلەمان هەیە مامۆستا بەس دەمەوێت لێرە بێمەنەوە ینی لە کاتێکدا ئەوەی کە باسی دەکەی خدای گەورە دەفەرمێت جەمیعاً هەر هەمووی بەڵام بەشێک لە زانایان باسی ئەوە دەکەن کە تەنیا ئەوەی کە شرکی نەبێت لە هەموو گوناحێک خۆش دەبێت
ئەمانە چێن ینی زیاتر تەرکیزی خراوەتە ئێمە زانیسی خۆی گەورە لە هەموو گوناهی خۆشە بێ خوا پەنامان بە گونا تەوبە بۆ هەموویەتی ئیلا لە چ حاڵەتێکانە بێ لە چه حاڵەتێکانە بێ سێ حاڵەتمان هەیە تەوبەتیایە قوبوڵ نابێت آخر من خواسی 50 ساڵێکی پێیاوم تەوبە نەکەم تا ڕۆحک ئەگاتە ئێرە مالەم یوغەرغر کە گەشتە ئێرە سەکەرەوتت مرنی نەک سەکەرات سەکەراتیش سهلە جاریوە گیان دەرچوون ئالێرەیە بەس کە گەشتە مالەم یوغەرغر غەرغەرەزان چییە ئەو لرخە ئاخریەتی تا ئەویای تر گینار قوبوڵە ئەوەی بەشەر خواپەنامان بە مشریک و کافر و ئەو ڕۆژەشی کە تطلع الشمس من مغربها ڕۆژ بەعکسەوەکانی ڕۆژی دوای کە ئیتر ئەو کاتی تریژ مەجالێک نامێنێت و خۆر و ڕۆژ بەعکسەوە هەڵدێت ئیتر مەجای تەوبە نامێنێ و فترەیەکی کەم و ماوەیەکی کەمەمێنێ بۆ هەستانی قیامەت ئێمە خوای گەورە بە ڕەحمەکەی خۆی بە گەورەیەکەی خۆی داوای تەوبەمان لێکە داوا تەوبەمان لێکە لەوەی کە خوا نەخواستە توش بووین لە سەغیرە و لە کەبیرە کەسێک کە خوا نەخواسە بە هەر نەوعێک لەنەوە ئەکان گونا چونکە ئێمە لە پۆڵینی قورئان زانی چۆنە فاسقمان هەیە کافرمان هەیە منافقمان هەیە بەشێکی ئەم میلەتەی ئێمە لە ڕیزی گونابار فاسق زانیانی چی بۆچی بە فستەقەوترێ فستەق تەجاوەزە عن حەدیه لە حەدی خۆی هاتوۆتە دەرەوە بوو بە گونابارەوترێ فاسق یعنی لە سنوورەکە تۆزێر دەرچووە منافقیش زۆر خەتەرە منافق یعنی چی منافق لە نەفەقەوە هاتووە نەفەق زانی چی یەک تونێلی گەورە بینی یەک شاخی گەورە بینی لە بنۆ تونێلێکی تایە منافقی زۆر خەتەرە دەرکە ئەسفە منە لە بنەوەی یعنی بەسەرزارێکی ئەی بینیە بەڵام نەفەقێکە بۆ لێ ئەدا کافریش خوا پەنامان بە داپۆشراوە لە گونا ئێمە الحەمدولillah میلەتێکی پاک و چاکمان هەیە تووشی هەڵا ئەبین تووشی گوناه ئەبین بەڵام ئایا ئەمە کەسە دینی ئێمە مامەسە دینی ئێمە جیاوازە سکوک الغوفرانی تیانە سکوک الغوفران من کارتی لێ خۆشببوون و میفتاحی بەهشتت بەمێ ئەمە نییە بەس مۆسەبەری ئەم بچینەوێ بەرێوە ئەوە تە بەحەسکری ئەڤە یعنی ڕەحمە خودێ سەر عەبدێتوی بەس چەوە یە بەحەسکردن عەبدێت خودێت گەل عەبدێت خودێت چۆبن مەسەلەن حتا کۆبرێک دەبێت برۆ هەڤڵی نیۆڤینەکە مەسەلەن مەشروب بەخورە هەڤڵی نیۆڤینەکە دراوکەرە یۆنژی دل مەجلسەکردن ئۆ فلان کەس کی سێ دراوایە سترکردنەوە ئێکودوو هاتیە بەحەسکردن یۆنژی وەکی چەوە بژین بێت ئەم ڕۆستیۆ ئێکودوو بۆ ئێکودوو بێژین نە فەزەحاندنەوە مەسەلەن بێژمە برۆ خۆ هەندرێن شیۆری فلان کەسی بەهۆ شول و عەمەلێتی دراون درستە هەوە سەیدا گیان ئیشی ئێمە فەزەحکردنی خەڵک نییە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم من ستر مسلما ستره الله يوم القيامة هەر کەس ئیماندارێک سترکە خۆ سترێکە لە قیامەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بە جوانی پێمان ئەفەرمێ کەسێک گوناهێکی کرد کەسێک تاوانێکی کرد ئەسڵ وایە فەزحی کەین یا ستریکەین بێگومان ستریکەین ستری ئەەکەی ئیشی تۆ فەزحکردن نییە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ یا معشر من آمن بلسانه ولم يدخل الإيمان في قلبه أي أو كسي بزمان إيمانيا ناوجا قسەکەم ئالێرەوە جوابی تۆ ئەدەمەوە ئەی ئەو کەسەی بزمان ئیمانی هێناوە و ئیمان نەچۆتە ناو دڵەکەتەوە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم شوێن لا تتبعوا عوراتهم شوێن عیب و عاری خەڵک مەکەون شوێن زەلە و گوناهی خەڵک مەکەون فإن من اتبع عوراتهم هەر کەس شوێن ئەورەت و عیبی خەڵکەوێ ئەمە وایە و ئەوە وایە ئەوە کەی ئیشی تۆیە ئێستا پێت ئەڵم بۆ ئیشی تۆ نییە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم يتبع الله عورته ومن يتبع الله عورته يفضحه في بيته ولو في عقر داره لحديثك كافر هەر کەس شوێن عیب و عاری یەکتریکەوێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوا شوێن عیب و عاری ئەکەوێ کە خوا شوێن عیب و عاری کەوت لە ناو ماڵی خۆشابێ خوا حەیایە باو خەجاڵەتیەکە مامۆستای بەڕێز ئەمەی تۆ باسەکەی باسی ئەمدەمەوە قسەکان تۆ گرنگجی بەندەکانی خۆیان لە لای خوا کە چۆن پارێزگاریان لێ دەکات تۆ بینی خۆت بۆیە پێم وتن سکوکی غوفرانمان نییە ئەمە قسەکەم بوو هیچ پێویست و حەوجەیەک ناکات تۆ بێ خۆ فەزەحکەی نەک چ جای ئەوەی خەڵک فەزحەکە
دێی لە بینی خۆتە دوور کات نوێژی تەوبە ئەەکەی خوای گیان خۆم خستۆتە ماڵەکەی تۆ و خانەکەی تۆ وەک ئەو پیاوەی خواخوا کابرای وتی خوای گیان ئەخە من 40 ساڵ عیبادەتی تۆم کرد 40 ساڵیش ئەسیانی تۆم کرد چۆن ڕوون بێمەوە بۆ لای تۆ خوا فەرمووی ئەطعتەنا 40 سنة فأحببناك 40 ساڵ عیبادەتی ئێمە کرد و بەگوێ ئێمە کرد ئێمە تۆمان زۆر خۆشویست وعصيتنا 40 سنة فأمهلناك 40 ساڵیش مۆڵەتم مای تێ وإن رجعت إلينا قبلناك قبول غەکەینەوانە کاکە ئەوە ئیشی خوای خۆ ئیشی عەبدی خوا نییە ئەنجا مامۆستا ئەمە تۆ خستەینە بابەتێکی کەوە کە تۆ باسی ئەم کەیت و باسی ئەو کەیت و باسی ئەو کەیت ئەمە تۆ ئەڕۆی بۆ شتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ من و تۆ باسەکە ئەفەرمێ لە شەوی ئیسرا و میعراج جەماعەتێکی بینی يخمشون وجوههم وصدورهم يخمشون وجوههم وصدورهم لهم أظافر من نحاس پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم نینۆکیان بوو لە چی لە مس چیانە کرەمانە خۆیان دەڕنی و سینگ و دەموچاوەکانی خۆیان وتم يا جبريل من هؤلاء يا جبريل بۆ پێغەمبەری صلی الله علیه وسلم جێگەی ئیستیغراب بووە ئەمانە کێن ئەی جبريل چه مەسەلەیە فەرمی ئەوانە الذين يأكلون لحوم الناس ويقعون في أعراضهم ئەوانە کەسانێکن کە گۆشت خۆرن گۆشتی مردووەکانە خۆن و تعرض بە ناموس و باسی ناموسیانەکەن تۆ چت داوە لەوەی باسی فلان خوا سەتری کردووە ئیمامی عەلی هات وتی ئیمامی عومەر هات فەرمووی ئیمامی عەلی گوناهێکم بینی و خۆشم بینیم فەرمووی 3 شایدم بۆ بێنە وتی نیمە فەرمووی بەز ناو بڵێ حەدت لێ دەرەکەم ئەسڵ سەترە مامۆستایانی ئەو حەدیسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کا فەرمێ يقعون في أعراضهم ئێستا ئەمڕۆ ئەمن کاتی خۆی بە مناڵی نا تۆزێک ساڵی 1970 ڕۆمانێک هەبوو ڕۆمانی مردوخۆرەکان باسی جەنگی جیهانی یەکەم و دووەم و ئەو بابەتانە بوو باسی ڕۆمانی مردوخۆرەکان ئێستا کەبیرەکەمەوە زیندوخۆرە مردوخۆرەکان زۆرن ئێستا بێ کتێبێ دەرکرێ لەسەر ئەوانەی کە ینی خوا ئەم بابەتە بۆچی بوو ئەشوبهێنێ باسی غەیبەت و باسی ناموس و باسی کەرامەتی خەڵک کە لە خۆتۆ تێکەوتووی باسی ئەەکەی ئەو حەقە چێ ئینسان بەخۆی دەدا کە باسی کەسێکی دیکە بکات بەچی حەقێک خوا عەبدی خۆیەتی گوناهێکی کردووە ذا زەلەتین وەکو ئیمامی عومەرە فەرمێت تووشی هەڵەیەک بووە فەقەویموه ئێوە چاکی کەن پێتان چا نەکرا بڵێ خوا لەو بەزیابێ من توش نەبووم ڕەحمی پێ بکەن ئەسڵ وایە مامۆستا ئێمە بە ڕەحم بین جا قسەکەم چی بوو ئەم گۆشخۆریە کە بۆتە قسانێک و حساباتێکی بۆ ناکەین مەجلس گەرمکردنێکە باسی ئەوەکەی ئەمانە هەمووی کۆمەڵە گوناهی گەورن هەر حسابی بۆ ناکرێت ئەسڵ من پێم وایە زۆر کە زیار باوەڕی ئەگەر دروست بێ ئەم قسە بکەم یا ئیمانێکی زۆر زەعیفی پێکە خوای گەورە ئەفەرمێ ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه كابرا عيبدارة غلطكي كردوة تبدي باسيكي وغيبتيكي خوا أفرمي بيتان خوش ديمانيك دينيتا بيش چاو أفرمي بيت خوش بمردوي دسكي بخواردني گوشتكي هكي ايكي المجلس هكي وكر ام چبكين چه بيجني مجلس بهلين يوم بيجني تقوى خدي بيارينا خوري اتق الله غيبت بوتونية غيبت زانسيا من شتێکم تیا تۆ باسم ئەەکەی ئەگەر تیام نەبوو بوختانم بۆ ئەەکەی ئەزانی ئەسەرێکمانەیە فەرمێکی بۆیە بابەتی گوناه و تەوبە و گەڕانەوەشتە زۆر گرنگە هێتیمان پێدەی خوا لەو شتانەی کە بینی خۆت و خوا کردوتە بەتەنەکە ئارەقی خواردوێتەوە بە دوور کاتە نوێش پاگە بێتەوە بەڵام غیبەت یەکێکە کردووە خوا نەخواسە حەق و ناسە مامۆستا بچین بژنەوی کەسێ بێ غیبەتەوە یۆتێکردن فلان کەسی بەحسێ تێوە ئەمە کە باە قسە بۆ بکەم لەسەر بوتان و غیبەتەکە لەسەر ئەو گوناه شەکەی گەورەتر دەبێەوە ناکەتنە نینەوە فیتنەی لێ دروستەکەی نابێ وا بکەی بەڵامە بێ نەسیحەتێکی بڵێ بابە کاکە تو تاکەی گۆشتی مردووە خۆی تۆ گوناباری دەکەوێتە بەر ئەو حەدیسەی فەین کامیان ئەگەر بێت و کەسێکتان منکەرێکتان بینی مەڕامیکم پێی بڵێ یەکەم دوو بۆ پێی ئەڵێ ئەم کابرایە ئەجری ڕۆشتووە
وەخواناسەکان کابراوتی وەرە بە قوربانت بمەوە غیبەتی منە کردووە کوڕە ئەوە هەدیە و دیارەکەم بۆ هێناوی لەبەرەوەی حەسەناتی تۆ هەمووی بۆ من هاتووە ئەگەر تیای نەبوو مامۆستا سەری گوناهکە بە هەتە بوهتانی بۆ کە زەی بوهتان چییە؟ لە ئەثەرێکە ئەفەرمێت تەهدیم و عیبادەتە 100 سەنە یا الله خودێمان پارێز عیبادەتی 100 ساڵت بە بوختانێک گەڕووە چ بچێک بەت مازم بێت بوختان تۆ دەی تعرض بەم مەوزوعاخ زۆر قورسە یعنی قسەی خۆش بۆ گەڕمێ قسە بەس مامۆستا وەختێمە گەلە کورتی مۆیدەوە یەک حەدیثی پێڵام سبحان الله وەختە بۆ وسە زیت چەند مامۆستا پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەو کاتەی ماعیز هات باسی خۆی کرد پێغەمبەر چی فەرموو صلی الله عليه وسلم فەرمووی یا هەزال لەو سترته بردائك لكان خيرا لك نەبێژە گوناح نەبێژە گوناهی گەورە گوناح خۆ نەبێژەمە بەس نا هەزال هات بە ماعیزی وتی خۆت کەشف کە ئەو شتت کردو و گوناه توش بووی پێغەمبەر فەرمی سەڵسەم ئەگەر بە عاباکەت داد پۆشایە بە عاباکەت داد پۆشیایە ئەوەت باشتر بوو بۆیە ئێمە بێ مجتەمەعەکەمان بەرەو خوا و پێغەمبەری خوا بگەڕینەوە مامۆستا لە دواییدا دەمەوێت ئەو پرسیارە بکەم باسیەوەت کرد کە خدای گەورە غەفور و ڕەحیمە لە گوناهەکان خۆش دەبێت نمونەیە شت بەوەی هێناوە کەسێک دوای 40 ساڵ دوایی ینی پێم وایە حەدیثێکی قودسیش هەیە ئێستا باسی حەدیثەکە دەکەین ئەگەر خۆت بێگومان باسی بکەیت یعنی ئەگەر بێت و کەسەکە زانیشی تاوانی کرد دیسان تۆبەی کرد دیسان گەڕایەوە سەر تاوانەکە دیسان ینی خی گەورە لە حەدیثێکی قودسیدا نازانم بڕاستمیانە دەفەرموێت ینی ئەگەر هەر جار تاوانت کرد و تۆبەت کرد من لێت خۆش دەبم ینی بە بەردەوامی ئەوە بەدانەخراوە کابرایەک پیر هات وتی ئەفەرمێ حەدیثەکە فەرمێ برۆکانی ئاوا سپی ببواتە بۆ سەر چاوی وتی یا ڕەسوڵ الله خوا لە کەسێک خۆشە بێ بە دوو ڕیوایەت هاتووە ما معناکەی لە نوکی پێتا تەوقی سەری گوناه بێ تەمام هیچی نەهێشت بێتەوانێ فەرمووی بەڵێ ئیمانی هێناوە بەخوا و پێغەمبەری خواوتی بەڵێ خلاص وتی ئاخر پێغەمبەر صلی الله علیه وسلم گوناهی زۆر گەورە هیچی نەهێشت بێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی یوبەدل الله السیئات حەسەنات خوا بۆیە گۆڕێ بە چاکە وتی یا رسول الله صلی الله علیه وسلم آخر غەدەراتی فەجەراتی زۆر بە گەورەی باسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا لێت خۆشە بێ حەق الناسی لێ دەرکە مامۆستا بۆ ئەوی ئیشکال دروست نەبێ حەق الناس زۆر خەتەرە حەق الناس سوڵح لەگەڵ خوا بە ئاسانی ئەکرێ بەس حەق الناس سوڵحی لەسەر ناکرێت دینارێک دزیە حتا کوشتنی سوڵح لەگەڵ عەبدی خوایە تۆ ئەگەر لە غەیبەتەکەەوە بیگرە کە عەرزم کردن ئەو غەیبەتە ئەبێ بڕۆی مصالحەکەی کورتی مامۆستا کورتی ئەم بەحەسکین و دەبتە ئاخر توصل بحث كما أفدينا همي رحمة أم تشبكين خد دي معفو كتو جنيد ما غفلين تو جنيد مش ديك تأخير أسناف بيناتو ما مستيقظين سربين بري أي قلبي بالصرمانة أفد زنديق كافر تبوش في جنيد كي تبوش في تخوي تبوش زينات كي حاجة تبوش في دراويت كي أو في جاب دنجة كي بلند كيش وانا ورجلين يا تو ورجلين يا نوي ورجلين ما مصيان إما أمر من فكرة ما مصاكان إما هموما نهي أمر بمعروف كين نهي لمنكر كين بەڵام ئێستا بۆ نمونە مەسەن ئەو خوایەی فەرموویەتی ڕۆژ و بگرە ئەو خوای فەرموویەتی حەج بکە ئەو خوای فەرموویەتی نوێژ بکە فەرموویەتی حیجابیش بکە بەس ئێمە ئەڵێن چێ بێ بەڕەحم بین بەرابەریان بەڕەحم بین بەرابەریان یە قسەت بۆ ئەەکەم مامۆستایانی بەڕێز ئێمە دەرزی مامۆستای زانی ڕوتبەی مامۆستایان چیە لە فەقیهەتیە یەکەم ڕوتبەکەوەری ئەگرێ فەقیه پێوتێ سوختا ئەنجا ئەبێتە مستعید ئەنجا ئەبێتە مامۆستا و مەلە سوختە لای من مامۆستا ئەبێ پسووتێ ئێمە حەزەکەین ئەو خەڵکە بۆ بەهەشت بڕوا یەک نمونەی سەریع بۆ بێنمەوە یەک لە خواناسەکان و عاریفەکانە و خوای گیان ئەمە دڵی زۆر گەورەیە وێ ئەم قسە ئەی خودایە ئەو ڕۆژەی خەڵک بانگەکەی بۆ دۆزەخ یەک کەس بانکە نووری بانکە و من بخەرە ناو دۆزەخ کە خستمە ناو دۆزەخ ئەوە جسمم گەورەکەی کە خەڵکی هات جێگەی کەس نەمێنێتەوە بەو ڕۆحە مامەڵە لەگەڵ گوناهبارەکان کەین ئێمە ئێستا مەسەلەن زۆر جارم قسە ناکرێ کاک ئەڵێن برا ئێستا کەسێ لەسەر ئەرزا بوێرێ بڵێ کەسێک کەم من یە قسەتان بۆکەم ئەگەر قەشەی ڤاتیکان و هەرچی مەسەلەن بوزە بەیانی بێت بۆ ئاویە لە تایارە دابەزی
وتي أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله كس هي لسر أرزا بلي أما مسلمانية كزتواني شهادي هنا إما بم شهادة أسينا ناو إسلامه قرب سرتي وكو أم مسلماناني لو الرجي دايكي هاتوا بسم الله ما ركراوا بسم الله أمن الله لدايك بوا بسم الله بسم الله بسم الله بسم الله كما في ويدرقال خلق داخل درقاي إخوة لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا بيغمر صلى الله عليه وسلم لحديثك قدسية فرمي إخوة أفرمي أجر لم بتورين هر إيوم من طبيبي إيوم أجر عبادتي شمكن من حبيبي إيوم بوكي أروي عبدكم هر ديتو بولام با أمر رحمة إخوة كردنا كينو بكما آخر نبينا قاضي بوتاواني خومان نبينا محامي بوتاواني خومان نجبينا قاضي بوتاواني خلق بودوزق بنيرين خوار رحمة كي زور قورا وسعت رحمتي كل شيء وإيش الله خد اشترى رحمة أخوه خد برحمة أخوه وأرحم الراحمين يقسبكم بقى مش آخر ترين به أوي قناهي كردوا هر أمر رمضان استي دور كاد نوجي توبه بكاو لقال خويا صلح كا بخواي قورا خوا بآساني لمن خوجه به خوانا خوا سبتنا كعرقي خوار بيتو قناهي تريشي كرد به أواني كرد به إن الله غفور رحيم نلا وحشي بيسترين كقاتل حمزة بيغمر بو مامي بيغمر بو نلا عكريمش قناه بارترين ككري أبو جهل بو خوا ورمانا قريش إن شاء الله خد اشترى عزيزي من يا رحمة التودي وجد قال وانا اخذ نيت شويه بيروز قرآن بيروز وفرمود بيغمر صلى الله عليه وسلم ام قال ممنون تينا وجرب بتشينا داو دنگ خوش خو سرود بيش ما مستا تشتكي خوش بيشكش بتشينا نوف كشف هوايه رمضان داز ديتر وانا وصبره بابتين تا كرم
دوم لازم دخيلك يا رسول الله حبيبي يا حبيب الله حبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله ئەیدەن خۆش وای ئیشڵا خودش هەر هەبێ یاخوا. دەنگە هەر بمێنێت یا ڕەبی دەستی جەماعەتیشی یا ڕبی یاخوا هەر بمێنی مامۆستای خی گەورە سلامت کە مامۆستا هەندرێن ئەمە زیاتر هات جگەلەوەی میوانەکان دەنجیان زۆر خۆشە و دەچینە ناو کەشەوەچی تایبەتی ئیسلامی و ڕۆحی تەرکیزە زۆر لەسەر مامۆستا ڕەوانیە دەستە ناو مەوزوعەکەی دەستیدا مایشی دیسان چەند حەز لێ قسام کێ ڕوان مان قسەیان لەسەر من کە دەبی قسەیکەمە خوش لای بڵێ چ ترسیم تێ نەگەشتی مەقسەدی من هاتە دەچێت ناو عودی ناو دەچێت ناو نۆتەکە ناو ئاواز غرفەتی گەورەیە عود دەچێت تێکەڵی دەنجی دەبێت ئینسجامی زۆر باش هەرێ پار ساڵ بزانام هەندێک جار یەکەچی باریکە دەینا کیت تۆنی بڵێ بڵێ وەیە بەبیێ ئەوە باریکتر بوو لە یۆنیە ڕۆژێت بێت ئەو یا کیتووە کردی ڕێوازای کردی زعیفە منە بچینات ناو بابەتی تەندروستی کۆمەڵێک نەشتەرگەری تایبەت دەگمەن هەن ئەو نەشتەرگەریت دەگمەنانە ینی ڕەنگە لە حاڵەتی دەگمەن هەیە لە نەشتەرگەریکردن ئەوانەی کە زۆر ئەستەمن ڕەنگە پێویستی بە کۆبنەوە بە بڕیاردانی دەستە جەمعی هەبێت و هەروەها ئەو حاڵەتە دەگمەنانەشی کە با بڵین تایبەتمەندن لە نەشتەرگەری مەسان بەری ئەم دکتوری مەسان ها هەندە جۆرام گولێت بین حتا خزمێت منێ نزیک حتا خوشکۆ من مەسانە تا عملیەکە کردی دکتورە تشتێکی هێلات ناف جێ عملیاتی دۆ چ زۆنم زکێ مەسەنە تووشی مشکلت گەلە ماستر بن باشە ئەم وێ بە بچیت کردنەوان مشکیلا و چاوە سنوورێک بێتە دۆنان مشکلت صوت چنە بن حالەتی صوت دەگمەن یعنی حتا هەندە جۆرە بەحسکردن کابراایکی نەشتەرگەریەوە بوو هاتیەکردن شینا چوارەسەریە بجا هەندێکە مەقەسە هێلات ناوزکی ویدۆ شینا چوارەسەریە بجا یەک کارەسات ئەو حاڵەتە دەگمەنانی ڕەنگە ئێستاگەر باسی حاڵەتی دەگمان بکەین ینی چەند پرسێک دەگرێتەوە یەکێک لەوانە ئەو نەشتەرگەریانەی کە دەگمەنن ئەو حاڵەتانەی کە دەگمەنن نەشتەرگەریان بۆ دەکرێت ڕەنگە ینی لە هەموو شوێنێک ئەم جۆرە نەشتەرگەریان نەکرێت لەبەر زەحمەتی و وردی بابەتەکە و حاڵەتی دیکەشەیە ینی کۆمەڵێک شت ڕوو دەدەن لە کاتی نەشتەرگەریدا ئەمە دەگەڕێتەوە سەر ئەو شتانەی کە ڕوو دەدەن بۆ من ئەوی باست کرد مەخەز جێ دەهێڵدرێت یان شتێکی جێ دەهێڵدرێت ئەمانە شانی قسە لەسەرکردە ئیدی لەگەڵ دکتۆر زیاتر قسەی لەگەڵ بابەتی گەرمخێراتنی دەکەین پزیشکی پسپۆری نەشتەرگەری دکتۆر حاڵەتە دەگمانەکان چین ئەگەر باسێکی پێ بە خێرایی لە نەشتەرگەری سەرتا سڵاوتان لێ بە سڵاو لە بینەرانی بەڕێز و مانجی ڕەمزانج لە سەرجە مسلمانان جیهان و بە تایبەتی مسلمانانی کوردستان پیرۆز بێت پزیشکی پسپۆر لە هەر بوارێکە کە دەست بە ئیشکار دەکات لە خلالی خیبرەی خۆیدا کۆمەڵێک نەخۆش چارەسەر دەکات بڕێکێک جار زۆر نەخۆش چارەسەر دەکات بەشی زۆربیان دەتوانین بڵێن ئەو حاڵتان کە حاڵەتی کۆمۆن حاڵەتی شایعن لە ناو کۆمەڵگادا وجودیان زۆرە بەڵام ناوبەناو تووشی یاخود ڕوبەڕووی هەندێک نەخۆشی دەبێت هەندێک حاڵەتی دەگمان دەبێتەوە یاخود هەندێک نەشتەرگەری دەگمان دەکات کە ئەتوانین بڵێن ناوی ئەوەی لێ بنین کە بۆ ڕقم قیاسی بۆ نمونە هەندێک جار دەشکێن یاخود مەسەلەن نزیک ڕقم قیاسی دەبێتەوە ئەوجا جاچ لە دەگمەنی ئەنجامدای نەشتەرگەرەکە یا بینینی ئەو حاڵەتە بێت بۆ نمونە حاڵەت هەیە لە 100 نەخۆش کەسێک توش دەبێت لە 100 کەس کەسێک توش دەبێت حاڵەت هەیە بۆ نمونە لە 1000 کەس کەسێک توش دەبێت بەڵام هەندێک حاڵەت هەیە لە 100,000 کەس یا لە ملیۆنەها کەس کەسێک توش دەبێت جا حاڵەتی چ نەخۆشی بێت چێ نەشتەرگەری بێ و نەشتەرگەری بکات لە لای پزیشکێکی پسپۆڕی نەشتەرگەری
ئەوە شایانی باسە ئەو حاڵەتانە دەمانوێت ژارەتێک پێ بدەین لە ماوەی ئەو خیبرەوەکو دەڵێک کەمەی خۆمان لە ماوەی چەند ساڵێکە وەکو پسپۆری نەشتەرگەری 8 ساڵ بۆ 9 ساڵ دەچێت هەندێک حاڵەت هەیە وەکو باسم کرد لە ڕووی شایعەوە کەم شایعن با بڵێن زۆر دەگمەن هەندێک حاڵەت هەیە لە ڕووی ئەو بۆ نمونە ئەو گرێ یاخود ئەو نەخۆشی کە نەشتەرگەری بۆ ئەنجام دەدەیت قیاسەکەی مقارتن بە قیاسیان دە نەشتەری ترکراون با بڵێن هەندێک گرەی ترکە دەرهێنراون لە جەستا گەورەترە لەو حاڵتانی کە ئەو حەجمێک کە دەرمان هێناوە حەجمێکی زۆر گەورەترەوەی کە با بڵێن تەسجیل کراوە یاخود لەسەر تاپای دنیادا یاخود لانی کەم لەو ناوچەیەدا بە حاڵی دەگمەن هەژمار دەکرێن یعنی دەمانوێت ئیشارتێ بەو جۆرە نەشتەرگەرانە بدەین کە وەک گوتم چ لە ڕووی قەبارەی بۆ نوچیسێک گرەیەک دەردێنی پارچەی لە ڕیخۆڵە دەردێنی لە جەستەی نەخۆش بە مەبەستی چارەسەر یاخود وەکو باسم کرد دەگمەنی حاڵەتەکە نسبەی لە ناو کۆمۆنەکەی لە ناو کۆمەڵگایدا دکتور بجا نەخۆشە ئەم بچینە سەر پزیشکا بخۆ گەلە جارا نەخۆشە ئەو گازندەیەش نوشدارە هەیت پزیشکا تایبەتیژی پسپۆری نەشتەرگەریە ونمونە نەشتەرگەریەکە بچیکە بەش ئەگەری خەلەلەکە پزیشکی ئیدی کابرا تووشی نەخۆشیەکە ماستر بێت چه هێلانە پارچەکە چزانم یا هەر ئەدەواتێکی پزیشکی یان پارچە پەڕۆیەکی نزانم چێ جارێ ئەم وێجارەی بەحسێ پزیشکا بکەین چەوە پزیشک غۆژفان حالەتە دەرباز بکرد چونکی گەلە جارە شینا پزیشکێک هەبێت پێتەویە دووسێ پزیشکێک مژیری عملیە بکەن ئەڤەش هەندێک چێت بێت پزیشکێک کاریت کرد یان ژیش ئەگەری ئیهمالێ نزانم گودات تشتێ وسا یعنی گیم لێ بێت چونکی هەی حالەتە سایت هەین بەڵێ بەخۆی گەر باس لەوە بێت کە چ ماکێک چ مزاعفاتێک لە ئەنجام نەشتەرگەری توش دەبێت یاخود ئەخطائێکی طبی دەکرێت ئەوە بابەتەکە زۆر هەڵدەگرێت یعنی ئەتوانین بە چەند نقطەیەکی بەسیط ئیشارەتێکی پێ بدەین زۆر ئەو تێکست بووکانە ئەو بحوساتانە ئەو توێژنەوە زانستانی کە ئێمە لەسەری دەڕۆین بۆ نمونە توێژینەوەکان توێژنەوەی کەمی هەیە توێژنی وڵاتی خۆمان بێ تێکستی وڵاتی خۆمان نییە تێکستێکی بە زمانی کوردیمان نییە تێکستی بە زمانی عەربی زۆر دەگمەن ئێمە نایخوێن لە زانکۆ و لە پەیمانگاکان یاخود لە خوێندنی باڵایە ئەوانی کە ئێمە اعتماد دەکەینە سەری بۆچی دەمە ئیشارەت بۆ تێکستانە بکەم چکە و تێکستانە زۆری ئەمریکی نابەریتانین ئەوی لە بواری ئەمن قسە لەسەر بوارەکە و مەجارەی خۆم دەکەم پسپۆری نەشتەرگەری گشتی کتێبی بەریتانیمان کتێبی ئەمریکیمان هەیە اعتماد دەکەین سەری ئەوانش اعتمادیان لەسەر کۆمەڵێک توێژینەوە کردووە کە لە وڵاتەکانی خۆیان ئەنجام دراون لەو توێژینەوانە لەو تێکستانە باز لەوە دەکە ئەم ئەخطاء طبیانە لەسەر تاپای جیهاندا ناڵێن شتێکی زۆر باوە بەڵام تا ڕادێکی زۆر وجودی هەیە یعنی ژمارەیەکت پێ بڵێم لەوانێت تووشی جەناب پزیشک نیە لە بواری پزیشکیا مەسەلەن ئیش ناکەی بەڵام ئەوان لە باری پزیشکیدا ئیش دەکەن توش چۆک نابن پیان ئاساییە بەڵام کەسێک لە خارجی ئەو مەجالەدا ئیش بکات لەوان توش چۆک بێت تەسەوەر دەکەیت تێکستی بواری ئێمە پسپۆری نەشتەرگەری گشتی ئەمریکی هەیە بە ناوی تێکستی شوارتس دەڵێ ساڵانە نزیکەی 98,000 کەس بەهۆی ئەخطائی طبیەوە لە ئەمریکا دەمرن بەس لە ئەمریکا بەس لە ئەمریکا بەنسبە و تەناسب لەگەڵ 5 ملیۆن یا 6 ملیۆن دانیشتوانی هەرێمی کوردستان حسابکە دەبێت ساڵان چەند لێرە مەسەلەن ئاسایی بێت بۆ نمونە ساڵان دەڵێن نزیکەی ئەوە باسی مردن دەکەین 98,000 کەس لە ئەمریکا کەس 100 ملیۆن دانیشتوانی هەیە ئەمریکا ساڵانە نزیکەی بەنزیکراوەی نفسی کتێب باز دەکەن نزیکەی ملیۆنی ئەخطای طبی لە ئەمریکا دەکرێت جا ئەخطای طبیە شەرط نییە تەنها پسپۆری نەشتەرگەری یاخود کارمەندێکی نەشتەرگەری لێی بەرپرس بێت گۆڕینی ناو لە بینی دوو نەخۆشە نەتیجەی فەحسێکی دەدەیتەوە نەتیجە زەرعێکی دەدەیتەوە عملیاتێکی مەسەلەن بەهەڵە بۆ دەکرێت عملیاتێکی لای ڕاستی لای چەی بۆ دەکرێت عملیاتێکی لەو زەتێنە هەیە فتقێکی بۆ دەکرێت بۆ نمونە ئەمانە هەمووی لە زەمنی ئەخطاء طبیانە ئەوەنجە دەگاتە ملیۆنێک یعنی نسبەکە تەسەوڕەکەم نسبەیەکی زۆرە و بۆ بینەری بەڕێز کە لە بواری پزیشکیدا ئیشی نەکردوێ ئۆشتانی نەویست بێ وەکو جەنابەت باست کرد شۆکێنەرە واتە ئەم شتە لەسەر تاپای دنیادا بە ناوی هەڵی پزیشکیەوە باوە بەڵام ئەمە لە سەرمانە بەڕاستی هەڵی پزیشکی لە مزاعفاتی نەشتەرگەری جیا بکەینەوە لێرەش هەڵی پزیشکی بێگومان ئەمە لە ئەمریکا و لە بەریتانیا و پێ دوای ڕێژەکە لێرە زۆرتر بێ پێم وانێ زۆرتر بێ نەخێر ئەگەر بۆ ڕای پزیشکی ینی لەوەی لە ئەمریکا باشترە یان چۆن نامەسەلە ئەوە نییە نەخێر ئێمە لە هیچ ڕۆیەکە لەوان نەتوانین شان لە شانی وڵاتان بەڵام ئێمە تەسەوڕەکەم داتامان نەبێ بەو شێوەیە بۆ نمونە کەواتە لێرە پرسیارێکی دکتۆر لێرە پرسیارێک دروست دەبێت ینی زۆر جاریوە هەیە کەسی کە سوکاری نەخۆش زۆر بەتەنگ نەخۆشەکەی خۆیەوەتی ینی دەوێت زیاتر لە بابەتەکان بکۆڵێتەوە ئەو حەقا بە کە سوکاری نەخۆشەکە دەدرێت ئەگەر دکتۆرەکە ناوی لێ نەنێت کاکە تۆ زۆر واسواسی خۆی هیچ نەشتەرگەریەک ئەمە بوارەکان بواری نەشتەرگەری و زیاتر فۆکەس دەخێن سەر و مەجالە هیچ نەشتەرگەری ناکرێت بێ موافقەی نەخۆش پێ دەڵێن کۆنسنت
موافقه بە شەفەی پێی دەڵێ و بە پەنجەمۆری یاخود بە تەوقیعش پێی دەکەی بەخۆی و بە کەسوکاری نەخۆش ئەم موافقەیە وەکو شتێکی با بڵێن لایەن یاساییەوە وەکو تعاهودێکە وەکو بەڵێن نامەیەکە نەخۆش پڕی دەکاتەوە کە پەنجەمۆر یاخود تەوقیع لەسەر هەر شتێک دەکەیت ئەتوو بە ناوەڕۆکەی ڕازی بوویتە ئەو ناوەڕۆکە کە لە موافقی ئەمەلیات موافقی نەشتەرگەریان نووسراوە هەرچی مزاعفاتی بەنجە مزاعفاتی برینە مزاعفاتی خودی نەشتەرگەریەکەیە کە لەو نەشتەرگەریدا ئەگەری ڕوودانی هەیە زۆرە تا حدێک تەنانەت مردنیش لە موافقە کاین نەشتەرگەری باز دەکرێت بەڵام هەندێک نەخۆشی ئێمە باڵێن چۆن بڵێ ئەو وعیە صحیح نیە ئەو وعیە ئەو سەقافی نییە نایخوێنێتەوە تەوقیع دەکات بێ ئەوی بزانێت تەوقیعی بۆچی کرۆ پەنجەمۆر دەکات دوایەوە ئیشکال چۆن دروست دەبێت لە نەتیجە ئەگەرێکێک لەو مزاعفاتان ڕوویدا نەخۆش یاخود کەسوکاری دەڵێ ئەمە نەمانزانی و مەسەلا ئەگەرە ڕوودانی هەیە ئەگەری ئەو مزاعفاتە ئەجیناوەکو حەق طبعا بێگومان حەق خۆیەتی لێ بکۆڕێتەوە حەق خۆیەتی لە پێش نەشتەرگەری پرسیار لە پزیشکە پسپەڕی خۆی بکات دەرمانێک وەردەگرێت لەسەر تاپای دنیادا هیچ دەرمانێک نییە کە زۆر سەلامەت بێ ئەگەری ڕوودانی هیچ ماک و مزاعفاتێکی نەبێ دەرمانیش پاراستۆڵ کە سەلامەترین ئەتوان بڵێن چێک لە سەلامەترین دەرمانەکان لەسەر تاپای دنیادا بەڵام ئەگەر لیفلێتەکەی ناو دەرمان و پاکەتەکەی بخوێنیتەوە ئەتوو دەڵی بە حیاتی حەبێکی پاراستۆڵ بەکار نانم بۆچی لەبەرەوەی تەسیراتی جانبی زۆرە بەڵام تو دەبێ لە مقابل ئەو تەسیراتە جانبێت تحملی تأثيرات جانبية بكي لمقابل كسود بيدا جينت هو درمانش باراستور كيشغل الاسلامتين درمان كان للدنيا تجاي نشترجريش زور جورا كأتو تداخلي تعامل لقى روحي نخوش ذكي نخوش لو أنا كوملك شيء قرفتي دريش خاني هبيت نشترجريش بتشوف نشترجريش جوريا بيكون معرض بوهم مضاعفاتك بالمناسبة مسألة ناو بواري جراحا بيركوتوا هر سبارد بمسألة مضاعفات وأشطانة ضلية بتشوكترين نشترجري لباشترين سنتركان الدنيا طبعا يعني باشترين سنتركان الدنيا نين بيجومان سنتر تيرشير سنتركان نين بتشوكترين نشترجري وهندك جائمة زور نشترجري زور جورة لكن لباشترين سنتركان الدنيا لسر دسي باشترين جراحة كان الدنيا ريجي نجاحتي ريجي سركوتني لسطع النواطنات يا بارناكات تصورك كواتا نشترجري جورة بيت اگر نخوشك بيت و شي دريش خاين نخوشي زغطه سكريه ضلا الربوه كون نخوشي دريش خاين تري هي وانا هم اجري مضاعفات زياده كت او جت مضاعفاتي ناو نشترجري ياخذ باج نشترجري ت مضاعفاتي بيوز با بدينا وت مضاعفاتي بيوز بخودي نشترجري كوات مضاعفاتي بيوز با بنجو بيهوشكاريك كواتا نخوش دبي ام شتي لبيش تاوبت لان سطعنا وطنوت يا برناكات وهذا الزمان شي گشتي بما بالله بزيشكي دانيه هل النو بابتي بزيشي دا نازانم ئەگەر ڕاستم ئەگەر غەڵەتم بۆم ڕاستکەوە گەرانتی نییە وا بزانم گەرانتی 100% نییە وایەوەی باسمان کرد لە باشترین سنتەرەکانی دنیا بەڵام بچووکترین نەشتەرگەری کە بە بەنجێکی مۆزوعی دەکەی گرێی سەوریە لای دەبێ دڵ لە 190 پەڕ ناکەن زمان یعنی چی زمان یعنی 100% ئەو دوو قسەی لێک دەدەین کەواتە زمان نییە 90 پێی ناڵێن زمان دکتۆر بۆ هەر نەشتەرگەریەکێ تایبەتی چل سەر نەخوشی پێتویە بەری ئەنجامدانە نەشتەرگەریە چونکی گەلێکێت هەین بژێت و ئەس نەوێرم نەشتەرگەریە بکەم هەر نەشتەرگەری بم خۆدێنێکت بەهای کە ئەسمریم جارێ نەفسیان کاریگەری سەر حاڵەتێ نەخۆشی هەیە مەسەلەن یە نەمرتاح بێت خۆدێنێکە تشتێک لێ بێت وەختی نەشتەرگەریە دەوانژی ئاساییە تشتەکەی ئایدی نەفسیە کاریگەری سەرجەستەوەی نابێت خۆی ئەتوانین وەڵامی پرسیارەکەت بە شێوەیەکی گشتی بدەینەوە اینجا بێن سەر خودی بابەتەکە بە شێوەیەکی گشتی نەفسیەت تەسیر لە زۆر ئەندامی جەستە دەکات تۆپیکێکی زۆر گەورەمان هەیە مەوزوعێکی زۆر گەورەمان هەیە لە بواری پزیشکیدا دەخوێنرێت پێی دەڵێن سایکۆسۆماتیک دزیز ئەو نەخۆشیە دەرونیانە یاخود ئەو کاریگەرە دەرونیەکان لەسەر دروستبوونی هەندێک نەخۆشی جەستەیی سایکۆسۆماتیک دزیز دواتە لە حاڵی احتیادیشدا ئەگەر من هاتو لانی دەرونیم زۆر جێگیر نەبوو زۆر مستەقر نەبوو هەندێک کێشەم هەبوو بۆ نمونە تەسیر لە هەندێک نەخۆشی دەکات نەخۆشی گەدەم بۆ دروست دەبێت نەخۆشی دوانزەگرم بۆ دروست دەبێت نەخۆشی قۆڵۆنم بۆ دروست دەبێت زۆر نەخۆشی ترم بۆ دروست دەبێت لە حاڵی ئاسایی کە بۆ نمونە جاری وهەیە مرۆڤەکە بەهۆی کارێەوە کارەکەی وایە سترێسی زۆرە وەکی ڕاگەاندنێ وەکو ڕاگەیان وەکو پزیشک وەکو خوێندکارێکی بواری پزیشکی بۆ نمونە زۆر بوار هەیە کەسێک پێشمەرگێک لە هەموو کەسێک ئەو مخصاتی کە حکوومەت بەناوی مخصاتی مەسن خطورەوە دەیداتە زۆرە لە کارمەندەکان ئەو خطورەی ئەوەیە زۆربەی کە دەڵێن مەترسی لەسەر ژیانی هەیە ئەو چ نەفسی بێ چ جەسەدی بێت ئەو مەترسیە نەفسیەکە وادایکەوە تووشی هەندێک نەخۆشی بێت نەخۆشی جەستەی بێت ئەم بە شێوەیەکی گشتی ئەوی باسمان کرد ئەنجامدای نەشتەرگەریش بۆ خۆی لە خۆیدا پرۆسەیەکی
گەورەی پرۆسێکی کەم نییە وەکو وێ بچیتە ساحەی شەڕ بۆ نمونە لەسەر دکتۆریش ئەو کاریگەی لەسەر دکتۆر هەیە ئەو کاریگەش لەسەر نەخۆشە یاخود ئەوەی لەسەر نەخۆشەیە شتێکی وای زیاترە لە ئەوەی لەسەر دکتۆر هەیە دکتۆریش دەکەوێتە ژێر پەستایانشی دەرونیەوە بۆیە بۆ نمونە زۆر جار لە هەندێک بواری پزیشکیدا ئەو دکتۆران لەو مەجالدا ئیش دەکەن سترێسێکی زیاتریان هەیە بۆ نەختوڕێکی زیاتریان هەیە بۆ توشبوون بۆ هەندێک نەخۆشی زۆر لە بابەتەکە دەرنەچین بەڕاستی کەواتە ئەو پستان دەرونە کاریگەر دەکاتە سەر نەخۆش بۆ نمونە جار وایە نەخۆش دێتە ناو ساڵی عملیات دەڵێ دکتۆر من قەت تووشی پاڵەپۆستۆی خوێن نەبووم پاڵەپۆستۆی خوێنم احتیادی بووە قەت زەختم نەبووە دەرمانێکم بەکار نێناوە بەڵام زەختی دەگری بۆ نمونە 200 لەسەر سەد بۆ نمونە یاخود 150 لەسەر 90 وا دەکاتکەوە پسپۆڕی بێهۆشکارێک پسپۆڕی بەنجەکە هەندێک داو دەرمانی تایبەت بەکاربێن یاخود پێش وەخت زەختی داببەزن یاخود هەندێک جار پەنا بێتە بەر ئەوەی کە نەشتەرێکی دوا بخات ئەگەر هاتو نەشتەرێکی زۆر زەڕور نەبوو لەو لاشەوە نەخۆش دەڵێ دکتۆرە من ئەو شتانم هیچی نەبووە کەواتە پستان دەرونەکەیە وا دەکاتکەوە نەشتەرێری تەجیل کرێت لە مەسلحەتی نەخۆشەکە نەشتەرێرە تەجیل کرێت بۆی تەجیل کرێت ئەگەر هاتو ئەو نەشتەرێرە بەردەوام بەو شێوەیە لەوانەیە دیسان وەکو باسمان کرد هەندێک نەخۆشی تر لە ناو نەشتەرگەری ئەگەی ڕوودانی هەیە جەڵدەی مێشکە جەڵدەی دڵە زۆر شتی گەورەتر هەیەکەوە وا دەکات ئەمە لە نەتیجە لەوانەیە گەر نەشتەرگەری ئەنجام بدەین بڵێن خۆزگە نەشتەرگەریەوە ئەنجام نەدات تەجیلمان کرا چەند هەفتەیەک ئەم بەهۆی چەوە بەهۆی پستانشی دەرونیەوە بەڵێ دکتۆر لە دەستپێکدا باسی کۆمەڵێک حاڵەتی دەگمەنت کرد لە نەشتەرگەریدا بۆ نمونە باسی ئەو گرانی کە حەجمیان زۆر گەورەیە یان هەندێک گرەیە بۆ نمونە ئەگەر بێت و لە گورچیلەدا با بڵێن جاری وایە گرەیەکە لە گورچیلەکە گەورەترە یان لە ڕێخەڵۆکە ڕێژەیەکی تەواو قەبارێکی تەواوی داگیر کردووە دەمەوێت لە تۆ پرسم لە خۆت ینی ئەو حاڵەتە دەگمەنانە لێرە بووە و ئەگەر بووە ڕێژەکەی چۆنە زۆرە کەمە دیارترین حاڵەتیان چی بووە بەڵێ لە ئیشارتێکم پێدا گوتم لێرە داتامان زۆر نییە بەڕاستی لەو ڕۆ بەداخەوە خۆزگە داتامان هەبێت خاوەن تێکەستی پزیشکی و بۆ حساتی زۆری خۆمان بینە ئەوەی لە هەرکە پزیشکی پسپۆری لە هەر بوارێکە بانگ دەکەیت بۆ نمونە سبەینە دووسی بانجی کەسێکی تر بکە لە حدودی خیبرەی خۆی لە مەجای خۆیان باز دەکات ئەوەندێک ئێمە لە حدودی ئەو خیبرە کەمەی کە خۆمان هەمانە با بڵێن ئەو خیبرە وەکو دەڵێ سادێ و بەسیتە گرێمان دەرهێناوە بۆن لە سینگی ئەوی کە ئەو لەحزەیە باڵین بالمناسبە بەبیرمان دێتەوە لە سنجی کچێک باڵین ناتوانین بڵین ئافرەتێک چکار مناڵە هێشتا سنجی کچێکی یان ساڵ پێش مانگێک تقریبان ئەوها دەرمان هێنا سنگ یاخود مەمچی ئەو کچە ئەو مناڵە لەو تەمەنیا دەوێت مەمچی چەند بیاین تازە با بڵین گەشتێکە دەست بە گەشە کردووە نزیکەی 15 بە 12 سانتیمەتر واتە دامێنشنەکانی تیدە و ئەوەکانی گرێکی زۆر گەورە دەکات ینی مقارن بە حەجمی سینجی مەمچی باڵین ئەو لای کە تووشێ و گرێ بووە سوپاس بخۆ لە ئەنجامی پشکنی نیشانەی دەرچووکە خاوێنە بەڵام تقریبان 5 بەقەدەر حەجمی سینجی خۆی بوو تەسەورکە ئەوە حاڵەتێک ئەوی لە بیرمانە حاڵەتێکی تر ئەوی دێتەوە بیرم دەرهێنانی بەردی زراو نزیکەی 537 یعنی تا حدێک ئەتوان بڵێم ڕقم قیاسیەکە لانی کەم مەسن بۆ ئەم ناوچە یاخود لە ناو زەمیلەکانی خۆمانە 537 بەردی زراو لە ناو چیسێکی زەرداوە یعنی تەسەور نایکە چۆن جێ دەبێتەوە 537 دڵە بەدەستی خۆمان ژماردومانە نەشتێرگەری ترمان هەبووە دەرهێنانێکی ڕیخۆڵە کوێرە ڕیخۆڵە کوێرە حەجمی مەسەلەن ناگاتە 10 سانتیمەتر 3 سانتیمەتر بۆ 8 سانتیمەتر لە حاڵتی اعتیادیدا بەڵام حاڵەتمان توش بووە من تاریخەکانی شملایە بەڵام لەوانێ زۆر گرنگ نەبێت زۆر ئاماژە بە تاریخ شتەکان و کەسەکان بکەین کە توش بووینە ناو ئەوانەی هەموو لای خۆم دۆکمنت کراوە نزیکەی 25 سانتیمەتر بووە یعنی تقریبا ڕبع مەترێک ڕیخۆڵە کوێرێک کە لە حاڵتی اعتیادیدا ناگاتە 10 سانتیمەتر یعنی ڕیخەڵۆکە 25 سانتیمەتر بگورە بڵێ ڕیخەڵۆکە کوێرە 25 سانتیم بۆ یان وەرە مشتوی بەس ڕیخۆڵە کوێرەکە خۆی و هەوکردنێکی ئاسایی هەبوو یعنی ئەوە نەبوو بڵی لە نەتیجەی گرێوشتیوە هەر دەربارەی ڕیخۆڵە کوێرە لە حاڵتی اعتیاد دایمیتەرەکەی با بڵێن تیرەکەی تیرەی ڕیخۆڵە کوێرە هەتا 6 سانتیمەتر هەندێک دەڵێن تا عفوان هەتا 6 ملیمەتر نەک سانتیمەتر 7 ملیمەتر ئاسایی ئەگەر تیرەکەی ئەوەن دەبێت ئەژینا لەوە زیاتر بە هەوکردن دادانێت ئەمە حاڵتمان هەبوو پێش ئەوش مانگێک تقریبان 3 سانتیمەتر واتە 30 ملیمەتر ئەوە گەر بوار هەبووە لەسەر شاشێک ڕسمەکانمان پیشاندایە ڤیدۆکان کە تەسویرمان ئەمە بەهۆی نەخۆشیەوە ئەوای لە تۆ یان هەڵەخۆیەوە بێگومان بەهۆی نەخۆشیێت جاچاو کردنە هەندێک جار حاڵتەکان حاڵتی بیناینن حەمیدەن هەندێک جار حاڵتەکان حاڵتی شێرپەنجەین حاڵتێشترم بیرکەوتەوە نزیکەی 3 متر 3 متر لە ڕیخۆڵە باریکەی نەخۆشێک دەرماهێنا پیاوێکی بە ساڵات چوو بوو بەهۆی لە ئەنجامی ئەوەی کە خوێن ماوەیەک بۆی نەچوو بوو ڕەش بوو ڕزی بوو مەجبور بووین لەو حاڵتە ئەو 3 مترێک کە ڕزیوە ببڕین و ئەم سەرۆسەری تێکگرێ بدەینەوە ئەوانە ئەوەندی کە وەکو دەڵێ بالمناسبە ئێستا ئەو حاڵتانم بەبیرکەوتەوە
حاڵی هەندێک بەدەگمەندادن حاڵتیشتر بناسە بیرم کەوتەوە وڵا سێ حاڵەتی تر بەڵام چۆن بڵێ حاڵەکە بە حاڵی دادنێ بەڵام لە سێ نەخۆشدا ڕوویداوە لەسەر تاپای جیهاندا ئەوی کە باز دەکرێت لە توێژنەوە پزیشکەکانە ئەوی کە بە دوایدا چوم لە پیاودا ڕوونادا تەنها حاڵتێکە پەیوەستە بەژنەوە لە نەتیجێ هەوکردنی بۆڕی هێرکەی هێرکەدانی ڕەحمی ئەوانە وا دەکاتکەوە حاڵەکە شارتێک بەسیتی پێ بدەین وا دەکات ئەو هەوکردنە بڵاو بێتەوە بەناو زگدا کەپسولی جگەر بە دیواری پشتەوەی بنووسێت ئەم حاڵتە تەنها لە ئافرەتاندا ڕوودا زۆر حاڵی زۆر دەگمەن هەبووە لە سەر تاپای دنیادا کە لە پیاوە ڕوویدا ئەمە سێ حاڵتان تەزجید کردووە لە پیاودا ڕوویانداوە یعنی ئەمانە حاڵەتی کەم نینە حاڵەکەمانێک کە باسمان کرد خودش راضي بت وممنون كوي نفشفت قلمضة من خودش شفاء بو همين نخوش فريكت شلعفت محتاجين نشترجريا نبزيترين دم خودی درگاه که باش وقت نشترگریه توانو سلامتی بینه کرن و ساخلمیه که باشتر ایدی بزور نبات نباش جانه دار خودی کسی جی توشی نشترگریه نکرد گلک ممنون ده دکتر زور سپاس من دمان کرده بچین رخی جماعته سرود دکار شتاچی خوش ام جاره سرودا بهیلین چند آیت که قرآن و پیروز دنگ ته تایبت که از بار کم برای نکشی هاشون و تبحث کرد بابته و داخواسته کرد چی هیچ داخواست یک تایبته پشتی چند آیت که قرآن و پیروز هیدی تشته که تایبت بیته پیشکش کرد بله یا الله أعوذ بالله من الشيطان الرجيم وأيوب إذ نادى ربه أني مسني الضر وأنت أرحم الراحمين فاستجبنا له فكشفنا ما به من ضر وآتيناه أهله ومثلهم معهم رحمة من عندنا رحمة من عندنا وذكرى للعابدين وإسماعيل وإدريس وذا الكفل كل من الصابرين وأدخلناهم في رحمتنا إنهم من الصالحين صدق الله العظيم. الله العظيم دستكانت خوش دن خوش ما شاء الله الليبي مستعيمات چه تشتاق به جوره حاضره طبعا داواکاری بابم بوو پێشەوەی بێمە ناو کەناڵەکەی تەلەفۆنی کرد و وتی حەزەکەین هەندێک جۆشمان لە قورئان نەبی لێرەوە ڕێزی احتراممان هەیە لە بۆی سڵاوی لێ ئێستا لە دیار کەناڵەکەی دانیشتێ دەستی ماچەکەم و شانازی پێوە ئەەکەم ئەمجی شانازی وە لە بۆ یەکتان بهێڵین بابێ هەمی بنەمەوە خوا سەلامەتتان چی نەسەر و دەکە تایبەت فەرموو این دەست بکەنم دێفەڕێکی چینەش دەرەوە بڵێ ڕخسەتەوە فەرموو
فرما يا رسول الله نازاري حزرات يعقوب تاوم لاريا يا رسول الله نازاري شربنا دويتو يا رسول الله ترجي دنياك كشكول هنقري يا رسول الله نازاري فرما يا حبيب الله نازاري فرما يا رسول الله نازاري شوان خلوتا مال أغيارا عالم قش لا خودس خبر دارا يا رسول الله نازاري فرما يا حبيب الله نازاري يا رسول الله نازاري فرما يا حبيب الله نازاري فرما يا رسول الله نازاري بەڵێ بەڕێزان هاتینە دەرێ سوپاس بۆ مامۆستا ئیماد و مامۆستا ڕوان و مامۆستا ئەحمەد دەستا خۆش لە دەرێ ئەو میوانە ئەزیزانەی ئەمڕۆ لە لامانن هیناوەندی ماڵی تورکمانن کە ناوەندێکە بۆ پەرەپێدان بە کللتور و ڕۆشنبیری تورکمانی کە پێکاتون لەم بەڕێزانە بە خێراتنیان دەکەین بە جلوبەرگ و بە کللتوری تورکمان ینی دیمەنێکی جوانە پاشیوەکەی ئەم شەویان ڕازاندوتەوە
لە تۆ دەست پێ دەکەم بەڕێز گەیلان ئالتبرماخ بەڕێوەبەری گشتی بەڵێ ماڵی تورکمان زۆر سپاس ئەمەش ئەوڕۆ خۆشحاڵ بن کە ئەنگۆ ئەمەتان میوان کرد لێرە کاتێک خۆشمان بەسەر برد لەگەڵ ئەنگۆ بەڕاستی خۆش بوو لە کەناڵ 24 پێکەوە پاشیۆکمان کردی و دانیشتینە و ئیتر ئەمەش سوپاسی ئێوە دەکەین بۆ میوانداریەکە بەخێر بێن یاخوا کاک مستەفاش بەڕێوەبەری ماڵی تورکمان جەنابیشت بەخێر بێت سپاس دەستخۆشی لە کانالەکەتان دەکەین کاوڕۆ هەستان بە ئەنجامدانی ئەو گفتوگۆ کراوە لەسەر کولتور و هونەری تورکمان و شەوانی ڕەمەزان لە هەولێر نعمەتە خودی ئەماش درستە یاخوا بەخێر بێت سپاس دەکەم خۆشی بژی سپاس بە ئەمن لەو جلوبەرگە تایبەتە باسکەین ئەوانە هەر پارچەک و ناوی خۆی هەیە هەر جلوبەرگی تورکمانیە نەخێر ئەو جلوبەربەرگە ئیبا و باپیرمانە ئەوان بەزیانش ئەمە هەڵمانگرتەوە ئەوەی ئی تورکمانانە خاص هەر پارچەیەک ناوی خۆی هەیە سەڵتە زبون سەڵتە زبون 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 ئەو هەیە جەمەدانیەکە ئاینە ئەویش هەیە مەقسەد ئێستا ئەوە ئی هەولێریانە ئی کە کوچیاندایان سەر چژنیان ئەوەی هەولێریانە بەڵێ باشە پرسیارێک ها تورکمان لە هەولێر لە کەرکک زیاترن بەس نازانم ئایا لە دهۆکی تورکمان لەوێ دەژیان هەمووی لەوس ئاوارە هەیە ئاوارە ینی وەکو نەکمەنی مەزمع زۆنینە کەمەک ینی ئەوە لێرە چوونەوێ ئەوەندە نەشم گوت ناوی بەڕێز بوو سەردار مامۆستا سەردار پێشتر زانیمان دەنگەچی تایبەت هەیە ئەزە دەبی دوای شتەچی تایبەتمان لەبوو پێشکەشکەی تورکمانی ڕەمەزانی بە چاوان ئازرەوانیە چاوە ساغ یاڕ بەخێر بێ بژێ زۆر سپاس بەڕێز هەولێریان کەرکک نا هەولێر خەڵکی هەولێری بەس ئەوەکەت شێواز ستایلەکانمان گۆڕێ بۆ یعنی هەرجە محاولەما کردیا تشکیلەکەبی فەرقەکە بیتن ئەو هەماندانە زیاتر لە ڕەمەزان ئێوە وەکو ماڵی تورکمانان بڵێن شتی تایبەتان هەیە تایبەت بی بە ڕەمەزان ئەو گەمانەی دەکرێت سنی و زەرفە توزانم ئەو شتان زۆر ساڵ مەسەن سینیانێماندانایە ئیش خەڵکمان کردەوە کە سینی زەرفمان کردێ سینیانێماندانایە شەوانی ڕەمەزانمان هەبووە ئەوانەمان کردی ئەمە وەکو بەخۆم وەکو بەڕێوەبەری ڕۆشنبیری هونەری تورکمانکە گەیلان بەڕێوەبەری گشتی چالاکیمان زۆر بووە لە مەسەلەن لە سینیانێبی لە شەوانی ڕەمەزان بی ئیشمان کردیا تورکمان ینی حاولەشمان کردیا قەومیاتەکانمان هەموو خڕ کردیتەوە شەر نییە مەسەن بەس تورکمانبی میێوانداری هەمومان کردیا لە ماڵی خۆمان ئەتو تورکمان ئەمنیش بادینی ئەمن نازام هەندێک فێری تورکمانی بکە بە هەندرینش فێری برا کووە مەسەلەن ئەس بێژم هین بابەڕێ برا ئەمنیش فێرم ڕاوەستە ئادی بادینی و تورکمانی ئاڵتون کوبری دێ مەسەن ئازنو کە بژمە هینگەل لە بخێر هاتن سەرسەرێمە و سەر چۆبێتمە تورکمانی دەچ بێژی خۆش جالدوس باشم جۆز میزارنە چێ باشم جۆز میزارنە خۆش جالدوس باشم جۆز میزارنە جۆز میزارنە الله ئەکبەر خلاص ئەسفێری تورکمانیم ڕەمەزانەوە پیرۆز بێت خودێ ڕۆژی نوێژێت وە قەبیل کرد تا ڕەمەزانتان پیرۆز خوا ڕۆژن نوێژتان قبولکە یا ڕەبێ کە دەکەمەوە ئەوە چی دەری تورکمانیت باش نیە با بێمە ئێرە ئەوکو دەبێت ئەوەی گوگڵیە زەحمەتە بێتەوە ڕەمەزان و قبول olsun ئیشاڵە خێر olur ڕەمەزان و قبول olsun ئیشاڵە خێر olur ئیشاڵە خێر olur خێر olur خێر لە ئۆڕلۆ بەخوای برام قسە پێ بڵێم ئەتو زەحمەتە فێربی الله ڕازی olsun ئەرێ وەڵە ئەس بێ زانم ئەتو فێر بووی Devrede Ramazan'dan bir Ramazan'ı hayırlı olsun. Hayırlı bereketli olsun. Hayırlı bereketli olsun. Tamam. Kak geylan Altı Bırmak. Türkmen'i de zanım yani şaş panza. Am lakaba. Bakvay peştirdim zani. Am lakaba yani sonra ئاڵتیبەرماخ لەقەبی باپیرە گەورەی منە باپیرە گەورەمان لە هەولێرێ لە مزگەفتێ خەتیب بووە مفتی هەولێرێ بووە مزگەفتی ئاڵتیبەرمە هەر ئیوی بووە باسیوی دەکەم
ئەو مزگەفتی ئاڵتی بەرماغە لۆ بەو ناوەی ناوزەت کراوە با پیرە گەورەی من 650 هەبووە کە خوتبەشیدا 650 هەبووە خەڵکەکەی هەولێرش تورکمانی بوو نەگوتیان با بچینە مزگەفتی ئاڵتی بەرماغ ئەو مزگەفتە بەناوی ئاڵتی بەرماغ ماوەتەوە ناوەکەشی ئەوها بووە و ئێستاش مەوجودە مزگەوتەکە واللهی با بڵێن لە ناو عایلەمان هەیە زۆربەی منداڵەکانیان 650 دەردەچن هەیە مەوجودیشە هەیە مردیە هەیە مایە بەس 650 لە ناو عایلەشمان هەر هەیە و ئاڵتی بەرماغ با بڵێن لە قەبەچی عالەمیە ئێستا لە تورکیا و لە وڵاتانی تریش هەیە کە ئەو عایلانە کە 650 هەیە پێیان دەرێن ئاڵتی بەرماغ هەیە مەسەلەن ئەوانی کە بەڵێ بڵێ ئەم کۆنتاکم لەگەڵیان هەیە لە تورکیا لە بورسا جادە هەیە بە ناوی ئاڵتی بەرماغ چیا هەیە بە ناوی ئاڵتی بەرماغ لە کۆنیا با بڵێن گوند هەیە بە ناوی ئاڵتی بەرماغ هەرەوی باسم کرد ئەو عایلانەی کە 650 هەیە هەموو پێ دەگوترێ عایلەی ئاڵتی بەرماغ احتمالی خزمەتیان لەگەمە نەبیتن بەس ئەوی وەچ پێم گوتی ئەو 650 هەبی پێیان دەگوترێ ئاڵتی بەرماغ ئاڵتی بەرماغ لە هەولێرە عایلەی قەدیمە زۆر ئەو مزگەفتەی ئەمە باسی دەکەین با بڵێن دووەم مزگەفتە لە شاری هەولێر کە بنیات نراوە با بڵێن پێش زمانی عوسمانەکان کە بێنە ئێرە ئەها شەڕی جیهانی دووەم ڕوو بداتن ئەو مزگەفتە هەبووە و دواتریش عوسمانەکان کردیتیانە جبەخانەی خۆیان کەواتە ینی مێژوەکی دێرینی هەیە ئەو مزگەفتەش زۆر گەورە بووە حتا کارێز ئاوی هەولێرێ بەناو ئەو مزگەفتەی دادەهات خەڵکی داهاتن لۆ خواردنەوەی ئاویان لەوێ دەبرد لە بۆ ماڵان حتا خواردنی لێ بکەن و بیخۆنەوە ئەو مێژووەکە ئەو خانەوادە تا ئێستا مایتەوە و لە هەولێرێ دیارن و مەوجودین بەخۆمان هەر هەبن و هیوای سەرکەوتندا بۆ دەخوازین جەمال لە گۆرانیەکەوی با بچین دەبیان گۆش لەگەرم برێن جیهانی زرا شاهدر قلب پرزرا ماهدر وسیلی الله ادر لا إله إلا الله وسيلي الله ادر لا إله إلا الله عرف صنعاني لما ذكري إنشاري لما عرف صنعاني لما ذكري إنشاري لما يروي ناري لما لا إله إلا الله يروي ناري لما لا إله إلا الله أمان أمان نجلن وار نجدن سن سرم çarvandan çöşerden Üzümcüler kalbim ağlar natsardan İstirem bir aksaçım zicerden Ah aman aman Azila ibret olur Hadi hazet olur Azila ibret olur Hadi hazet olur Baizi nazet olur La ilahe illallah Baizi nazet olur La ilahe illallah Cihan izra şaheder Kalp izra maeder Cihan izra şaheder Kalp izra maeder Vesili Allah eder La ilahe illallah Vesili Allah eder La ilahe illallah Spastan dakam Kursa çikubum Derezeyek Ben hafızana firmun Yaşadı Allah razı olsun Sağ ol sağ ol Evet Sidi kade Lumbridi Sibrin Ağzı sağlı Ağzı sağlı Sağ ol Allahu aleyk Allah Tamam feri Türkmeni ام به مجلس ها گرم بینی طبعا انا بعد هر میوانت من رو دل دفعه بینیم بس ام به مجلس ها گرم بچینم دفعه کار خو لیم تدگن یا نه بعدینی بعدین دزانی وانا ادي ما تسان ساوس عمل لقى شي دجم برام زانا قصيدة تدقي والله ساوك خسرنا والله بس استينا قاشتم بچینه دفعه کار خو اسلام زاخو پاشی و هندک کساش هندک کسی دیب زحمت ربونه من اوش شوفیری یا ترومبیلت مازن کن شاحینا چیز بار هلگرا
ناوبینا باکوری کردستانی و باشوری کردستانی یعنی ترکیه و کردستان دا گله جارار سره و پیتوید کن مثلا پاشیوت خوب کن جابزانی که افکار می اسلام گلوانا ده پاشیو خود چت خون جیانوانا چوا در باز بت رمضان دا اسلام برا خود قوت و کامیرا بود ابزانی که کشف حوال دفته چوایم از بار کم تو نما تقریبا ناوبین هر دو آلیا دای جوان کشو هوا هر بایل دورازه خوان و که چند چبکه که باران هاتن که عمل دروازه نف دولتی ابراهیم خلیل سر جاده گشتینه البته بحث زمان ترکی گرفت که مهوانت منن همی آشنای زمان ترکی نه و همی ترکیه زانن خلک ترکیه و باکور کردستان نه یکیش کلتور زاخو از چند بجم کردستان پاوای که گشتی همی گاوا خارنو و خارنا ریونگا الوی دوری هبویه اف پانزینخانه کل سر رید که ون خلک کل سر ریکارد کن بردوام جبووا شوفیرا بووا ریونگا این کتین باشور کردستان چون باشور ناوراست عراق خارنا فتاراج کو پاشی واج برهفت کن اف شوفیرا مهوانی وان دبن و بو خیرا خواه خارن بوانا برهفت کن اف شفا هجمارا که شوفیران هم شوفیر تاکسیانن وکو او دبیجن هم شوفیر ترمبلن بار هلگرن السر ریا دروازان اف دولتی ابراهیم خلیل او مجیلی پاشیونا ام جی مهوانت وانن و او جی مهوانت خلک زاخانه مهوانت پانزین خانه نه دمی و باش بتن از دست بگه بیم دفعه هن شوفیرن تاکسیانن تشکیرا باکور کردستان از بازار جزیره ما جزیره باشه ام بزانن هدی تحین و خورن برها تو ورسیون خودش تر حاضی بد اولا ما برسیه دم پاشیوا ما ام پاشیوا خواه بخوینه ام سر تاکسیاتنه ام سریق تاکسیانه ام تنوی داره هگم زیگا بینه ام زیگاتنه هگم ببینه درنگ ام وداره پاشیوا خواه خوین ام همه چی جمع ایکین ام حواله ایکین ام یک راتنه ام گلک شالی خواه ممنونی اگر از بحث بگیم انت روجیبونه دا بوا تاکسی چاوه هاتونو چون ریا دیرین چند عاجز بنجارا منو گیج بد بخوارم و خوارن این چاوت قطین رجا خواه جمع دنیا بچه گرمه طافدت اما راست ام گیجد بینه ام برچید بینه ام چاو بجمعته ام اینه قویده قادم بچه گیجد بینه و گدی چه مشکله بو معنی نه خوش الحمدلله ام گلک ممنونین اینجا خیراتی شجاع این قضا نکنه بروجی دعما بگن قضا جانا چد بته جانا بله قضا پچیک چد بنه برچی بونه چد بن برچی بینه جانا چد بته جانا زک چه بجمع گیج بینیه چد بته بله خدا هاری کاری و بدن رمضان خیر و برکت بده و سلامت بن از بارم تو بچکی ورا پاش را از تو یک دو باشتر ببینن تو عربا مازن تاجوینه ترله تو امیو عربا کچکن خاله کچکن بله ای باشه چاو در باز بتا از بینم هر چه پانزین خانه ترده از چوم کو ریون کلینه شوفر لینه خلک زاخو کردستان بگشتی یعنی خارن حاضرت کتن پیشوازیاوت کتین وی چاوت بین دچنا رحمت ده بوشا قواتش فاشوا مولا حاضرت فاتواتم دل کوی کایامتنا و امور فاشوا خاطرن دل من هرو بو حاضرت کن آنش برمه بو نه ولا هارو حاضرتنا هارو حاضرتن بله هارو حاضرتنا بلکه هچکو عمل ویره نه حاضر کریم گود بند عمل قمر در بچن نه رحمت ده بابا شیوا ماجی چتنا جامرو فاشوا ماجی حاضرتنا ولی در بود به پاتیواتما فقما وناجن گلکس باز تو عربا مزن تاجوی و گوته عربت ترم بلا بار هلگر ادیتر مرو زان تو هیلا که پچه که ماندیه چه روز در باز بود ایرو تا چند ریبریه تشکری چوی کره تو بخوا خلکی کی وای بشهر تشتی اسپاسی تیوی 24 کم اما ما تنسر زمان رحمت دی بابی و خدا سایقه سیاره مزنم اش باجار سیبینه ما مردین سیبینه سیبینا رنگینم اره گلک جرا امد بجن نسیبین و هندکت بجن مسیبین هین جلوی روایت بجن هین خالتت کن خدا من سیبینا رنگین بجن نسیبین نه بجن مسیبین نو من سیبین یعنی زمانم هو چاو خوش به دایی که موی زمانی بجن چاو در بازت بت روجی خدا روجی چکی تراسیب خواهد هنه کی زحمت اجمش سایق قاره چماش تر بجم ام سیاره تاجون ام سیاره مازن تاجون نع سیاره چوچکا مثلا يعني نرحم الثانية رحيم مقابلين مجي ايدي ميا سر ميا دفي مخوش تشاخد فكرم يقاشي خوشي بفكرم اتشاوش ترى بيجم مثلا بروجينا قلنا لك لا شعبي مطاري دبي ام جيش دبن باشوري كردستان يجي مثلا اف بزيخاني الفادا حمو رحمة ديبا بوا المدبن اخوي
نەگوش بۆی ڕۆژیە تەنێلمەت ببنە خۆیە بەری ڕەمەزان بێ نە ڕەمەزان بێ ڕەحمەت دێ باوێەوە مەتحاماوە هەیە مەتحاماوە ناکەی مەتحامە هەر سەرە خۆشترە ئەف جۆمێریت ناومە هەمی کوردۆدا هەر باکوور هەیە باشوور عادەتامە عادەتاش دێ باە هاتی مەردەمێرن هەری ڕاستم بژن نان بخۆرنێ و دۆنێ کێم نابن خۆدەم کێم نابن هەر ئەم سرد کەبن خواردنێک کەس فەقیر نەبووە ئەلحەمدولام سرد کەبن و خۆدێ خواردنامە ئەش براکەی خۆی دەلارە بێژم بەی ڕەمەزانێ شیوا فراوینە دنەمام تاشتێ سندۆقی خۆ دغون و ڕۆژیەژی ڕەحمەت دێ باوێ خودێ خێراوە قبول کێ پاشیوا مەجی دنەما شیوا مەجی دنەما خودێ تو مشکلێ منینە سادە مشکلەکە داخوازی کە مە شەرێمە کوردستانی هەیە بەری ئەزانێ بسەعەتەکی سیارە سە شعری لا بسەکنێنن چما مرۆڤێ سایقە نکارنش خۆ خواردنێ چێکردن مەسەزێ بێژم شتە بێژم نەقلاتی تاممە خواردنا خۆدانی بەرخۆ مەشی ئەم سەکنی خوانا خود سەدانی بەرخۆ دیسە مەشی باوەر کە حتات کردمە سەحابە تۆندا ئەم بێنە سەحابە تۆن ئەمە ناو سەحاکە نەقەم ناسکرد حتات کردمە سەحابە تۆندا پشتی مەڵێ نیف سەعەتێ ژنوکە مەفتارا خۆ ینی داخوازیەوە ئەوەش ئاسایشش برایم خەلیل کو سەعەتە دەمێ فتارێ دەرگەی بگرن بێلن ڕاستۆین خواردن ناخوا بوو ینی ها ئەزوێت خوازم و خلاص نەخوا الحەمدولillah تر پسگرێکێ مەنینن ئەم شەرێما کوردستانی هەر وەختی مەمنونن و ڕەحمەت دێ باوێەوە ئۆزەلیک لە ئەف عەسکەرێ ئەم بژنەوە عەسکەر سەیدا ئەوێ گمرکێدا ڕەحمەت دێ باوێەوە خودێ خێراوە قبولکەی مەڕاست کرد زۆر سپاس و عافیت بتن مامەزیتە ژوەرگرم بە کورتی ژڤان هین شوان کەسانن زاخۆک و خواردنê berdewam berhevet kin te got fitara wana edîtirê xudê xêrawa qebîl kitin xelkê ku qestawet kir çend deş bakurê tên eş bexda wana tên û çend edîtirê hîlakin neşin xwarinê berhev kin hemî derî têne xudonê panzînxwanê moloyovo poşî vejî dê fotorê jî dê kêmosînînin her xizmet heye vedê erê wallah baş gelek spas خودی خیروا قبیل کتن زور سپاس تا گوت هکت بیت گل مباخه و یک شعبانی از هو که من نشم باخم بو چی بگو از چی که ما شعبانی چت کر شعبانی اکثر اگه کمدیه فدکه ما نشتاقت گو خلاص خلاص یعنی از نشم باخم نه والله خودی باش نابه خوشی جاین نه خوشی جاین ام جانا پاتولوژی ندویو ام جانا سیاره خودش ندویو راد بیو خوشی جاین و ام جانا قصه کارتوناج خورین خوی زارو که ته نه 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 زوجی ما دزگیرانه ته هی آن هی نه پروژه نکات ریداد گل تو آخر آن نه گل آخر لسر سیاره نه باش اوشته مجیلت که تگیش نه باش آبی باش رحمت بابا های ویج گالکس با سلامک بویج سلام بویج ای والله کیره جزیره جیرانه جزیره بوتا جزیره بوتانه جیرانه کشف نگه ها بزفر ودی تیر التدن نه نه چنینه یا گالکس باس بله جوان وی آوای یعنی شوفرین ترمبلن بارهلگر تاکسیا هون ساعت 9 خانه ادا سر جادا صندوق ترمبلت وان جهنه او باشيفين خاف طارين خاف في رنگي دكن هلبت الفيري مدفيت ناس بحث الرولي آسایش بكم كوانا السر جاده و باركا و الهرجي سر سامان وانا جد بارز نهاجه اوه جوان ترمبلكا بجن اوتوبيزك بفي رنگي سر نشين تيدان خلق تيدان يعني كاروان هم بردام ها هر جيل راوستان خارن و خارن بفي آوایی هبت ادیتری اوجي سپاسدار خلق باشور کردستان دبن اسلام سپاس ماندوو نەبی هاتینەوە لەگەڵ ماڵی تورکمانی ئەندامانی ناوەندی ماڵی تورکمانی دەچمەوە لای بەڕێوەبەری گشتی کاک گەیلان ئەم ماڵی تورکمانی ئەم ناوەندە زیاتر مەبەست و مەرامەکە لە چیدایە ئێوە کارەکانتان چۆن دابش کردووە بە شێوەیەکی ماڵی تورکمان خۆی بە ئەوەی ڕوون بکەینەوە سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستانە با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دەرخستەی دایتە ئەو دەرفەتەی دایتە تورکمانەکان کە ناوەندەچیان هەبی بەڕێوەبەرایەتی شوێنێکیان هەبی بۆ کاری ڕۆشنبیری و هوەری و کەلەپوری خۆیان لەوێندەر ئەنجام بدەن ئەو زاما وەکو بەندە وەکو بەڕێوەبەری گشتی ئەمن کە بوومە بەڕێوەبەری گشتی ئەو جا ئەو شوێنم دامەزراند ئیجازەم لۆ دەرهینا و بەڕێوەبەرایەتەکەم دانا و ئەو بەڕێوەبەرە بەڕێزانەم هیناوێن دەرێ بەشەکانماندانە بەشەکان پێک دێ لە بەڕێوەبەرایەتی ماڵی تورکمان
بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری تورکمان بەڕێوەبەرایەتی هوەری تورکمان رادیۆی ماڵی تورکمان گۆڤاری باڕش کتێبخانەی ماڵی تورکمان ئەوان هەموو بەشەکانە حتا کەلەپوری تورکمانمان هەیە ئێستا لە قەڵاتێ رادیۆشمان بڵێ هەیتمان بەڵام لەبەر قەیران دارایی زارە ڕاوەستاوە بەڵام هەبوو بەخشی هەبوو هەتا 50 گۆڤارەکەش 50 ژمارە دەرچوو عادەت دەرچووە ئیتر ئەو شوێنە لۆ با بڵێن زیاتریش ماڵی تورکمان ئەمە وەکو سیمبولۆک دامان ناوە بۆ پێکەوە ژیان ماڵێک بۆ هەمووان زۆر زار لە کار و چالاکیەکانمان ئەمە فەرق پێ ناکەین ئەها ئەوە تورکمانە یان کووردە یان مەسیحیە عەرەبە ئەمە دەرکەمان کرایتەوە کار و چالاکی ئەندامەکانتان چەند بەخوای ئەمە جاریوا چالاکی دەکەین دەگاتە نزیکەی 350 گەنج و لاو دێن بەشدار دەبن لەو کار و چاڵەچەکانی ئیما طبعا هەمووش بە گوێرەی خۆی وەچی سنیانە دەکەین طبعا ئافرەت نایە با بڵێن خولەکانی هاوینە دەکەینەوە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری دەکاتەوە گەنج و لاو و کچ و کوڕ هەمنەوە عەقدێتن با بڵێن هەندێک چاڵاکیمان هەیە کەلەپوریە کاک مستەفا وەکو ماڵی تورکمان دەکاتەوە لە دەری عالم دێ نازانین هەرچێشن بەڵام دێن سەردانمان دەکەن ئەو کەلەپورە تورکمانی کە لە قەڵا لە خانێک دامان ناوە سەرنجی زۆر خەڵکی ڕاکیشاوە حتا بەشەکانی کۆلێژەکان بەڵێ لە قەڵای هەولێر خانیەک دراوە بە ماڵی تورکمان لۆ کەلەپوری تورکمان ئەو ئەشیانەی کە درایتەوێن دەرێ سەرنجی خەڵکی ڕاکیشاوە سەرنجی گەشت گوزار و حتا کۆلێژەکانی بەشی ئارکۆلۆژی ئەوانە دێن لەوێن دەرێ گراساتی خۆیان دەکەن ئیتر ماڵی تورکمان ناوەندەچی با بڵێن ڕۆشنبیری و هوەریە تیپی مۆسیقامان هەیە لەوێ تیپی هەڵپەرچێمان هەموو ئێستا ئەوش ڕاوەستایە لەبەرەوەی ئەو موچەیان ڕاوەستا عەقد بوونەوانە ئیتر ئەمە جێی ژیانەوەی کەلتور و ژیانەوەی کەلەپوری تورکمان و زمانی تورکمانی و لەوێن دەرێ دەی ژێنینەوە ڕۆژەکانی تورکمانی وەکو ڕۆژی کەلتوری تورکمانی ڕۆژی ڕۆژنامەوانی تورکمانی ئیتر ئەو ڕۆژانە هەموو لەوێ ئەحیا دەکرێتەوە سمینار دەکرێت کۆڕ دەکرێتن لێکۆڵینەوە دەکرێتن ئەو کتێبخانەیەمان هەیە زۆربەی دکتۆرا کە لە بواری تورکمانی دەکەن لە قۆریاتی تورکمانی لە ئەدەبی تورکمانی لە مێژوی تورکمانی دێن لە کتێبخانەکەی ئێمە دکتۆرا و ماجستێر سەرچاوە دەبن لەوێن دەرێ لە خۆیان ئەو سەرچاوانێک کە لە کنەمە هەیە لە عێراقیش نییە لەبەرەوەی ئەو سەرچاوانە تایبەتن بە زمانی تورکمانی بە کەلتوری تورکمانی بە مێژوی تورکمانی ئەو کتێبە کۆنانە و ئەو جەریدە و گۆڤارە کۆنانە کە لە کنەمە هەیە لە هیچ شوێنێک نییە دێن لە کنەمە دەبن یعنی بەش و ئەوەمان زۆرە هەموو کادرمان زۆرە بە خۆمان لەوێندەر نزیکەی هەشتا قسوور کادرمان هەیە دەوام دەکەن لەوێندەرێ سبەینان و ئێواران ئیش و کاری تورکمان بەڕێوە دەبین لە کوردستان ینی با بڵێن لە کوردستان کەلتور و کەلەپور و ڕۆشنبیری و هوەری تورکمان سەر بە و ناوەندەیە و لەوێن دەرێ بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری تورکمان هەیە کە بەندە بەڕێوەبەری گشتیە لەوێن دەرێ ئیش و کارانە بەڕێوە دەبین و نزیکەی 10 ساڵیشە هەیە بنیان لە نێوی هەموو ئەوانەدا باسی مێژووی تورکمانت کرد ینی کەسێک ئەگەر بچێتە قەڵات و سەردانی ئەو شوێنە بکات کە دراوەتە ماڵی تورکمانی یاخود بێ سەردانی ناوەندەکەی ئێوە بکات ئێوە چۆن باسی مێژووی تورکمانی بۆ دەکەن ینی بەتایبەت لە هەولێر تورکمان خۆی لە هەولێر هەر هەیە ئەمە دەتانین بە شێوازی دەکۆمنتاری و بە شێوازی با بڵێن ئەو شتانی کەلوپەلانی مێژوو دەکرێت بە دوو بەش لەکنەمە مێژووی نزیکمان هەیە کە تورکمانەکان لە هەولێرێ لە قەڵاتێ بوونە و قەیسەری و تورکمان و هەموو مەشهورن یەکدری دەناسن ئەوە مێژووی نزیکی 100 ساڵە چییە بەڵام مێژووی تورکمان لە کوردستان کەنجینە و کو دەستی پێکردیا لە زمانی ئۆغسخانەوە دەست پێکردیا ئەهان لە ئازەربایجان و قەوقاز و لە شیمالی ئێرانەوە هەموو کۆچیان کردووە لە لە سەدەی هەفتم بەڵێ بەڵێ لە کتاب و لە نووسینەکانی کتێبەکان و مؤرخەکان هەتا مینۆرسکی لە جێگایەک باسی تورکمانەکان دەکاتن دەلێتن لە زمانی عوبەیدڵڵا بن زیاد کە جەیشی ئیسلامیان دروست دەکرد لەو فتوحاتەکان تورکمانەکانیش بوونە ئیسلام و بوونە سەربازی ئەو جەیشە لەو کۆچەی کە لەوێن دەرێ دەستی پێکردەوە لە ئازەربایجان و لە تورکمانستان و کازاخستان و ئەفغانستان لە کۆچی ئۆغسخان کە لە تورکە هونلار با بڵێن تورکی با بڵێن سێ جۆر هەبووە 24 قەبیلەی هەبووە لە 24 قەبیلەکە یەکە چەند قەبیلەی ئۆغزی پێدەرێن کە کۆچیان کردیە لە بۆ ئێران و شیمالی عێراق لێرەش لە بۆ فەڵەستین و لە بۆ شوێنەکانی لبنانیش هەتا چوونە لێرە کۆچیان کردە لەوێن دەرەوە با بڵێن نیشتە جێبوونی تورکمانی لە عێراق و لەو شوێنانە دەستی پێکردووە پاشەویش با بڵێن ژیانەکی ئەویان بەسەر بردێ کشتتوکاڵی تیجارەتیان کردێ کشتتوکاڵیان بەسەر بردێەوە شێوازی مووقعی تورکمانیش دەکەویتە بینی با بڵێن کورد و عەرەب لەولایە لە لای با بڵێن کەرکووکەوە لە خوارێ بڕۆی عەرەبە
لە لای هەولێرەوەش لۆ کورد دێتن تورکمان کەتیتە بینی کورد و عەرەبەوە ژیانیان لێرە لەوێندە ڕادستی پێکردەوە لەو کۆچەوە ژیانیان بەسەر بردووە ئەوزە زۆر جار خەڵک دێ دەڵێ ئەوانە با بڵێن بەرماوەی عوسمانینە و یان ئەوەنە ئەمە پێش عوسمانیەکان مێژوو هەیە کە تورکمان لێرە هەبووە دوایەوە چ عوسمانیەکان مستەمسەکات هەیە لە کتابەکان هەیە لە مؤرخەکان نووسیتیان ئەو کتابانێش کە باسی دەکەم لە کتێبخانەی ماڵی تورکمان مەوجودە و زۆر کەسیش دێ لە بۆ دکتۆرا و ماجستێر هەتا لەوە بەحسی کولیەش لێ تەخەڕوت دێن لە کنەما بەحوسات دەکەن و لێکۆڵینەوە دەکەن و کتابەکان دەبن و ئیستنساق دەکەن و دەینەوە طبعا ئەوە باسی مێژووی کۆنمان کرد مێژووی نزیکیش تورکمانەکان لە هەولێر هەیە لە قەڵات ژیانە لە دەوروبەری قەڵاتی خانەقا و تعجیل و کۆڵانی عارەبان و ئەوانە هەموو تورکمان بوونە بەس دوای هەولێر گەورە بۆ گەشەی سندی ئەوانش نیشتە جێبوونیان گۆڕیە مەسەن تورکمان هەر لەوێ نەمایە چوویتە با بڵێن ئەو منتیقە نوێیانە و ستێ نوێیانەی هەولێرە دروست کراوە تورکمان لە کوردستان لە چێ هەیە لە کەرکووک هەیە لە ئاڵتون کۆپری پردێ هەیە تورکمان لە کفری هەیە لە تەلعفەر هەیە ئەو منتیقە دوایە پاش کەرکووکیش تازە و تازە خوڕمات و مندەلی و ئەو منتیقانە هەموو تورکمانی لێ حتا دەگاتە بەغدایە لە بەغدایە بە هەزاران خانەوادەی تورکمانی هەیە هەمووش لە عێراق لەگەر برا کورد و عەرەبەکان پێکەوە ژیان و هەتا ئێستاش هیچ مشکلەیەکی نەتەوەییان نەبووە تورکمانەکان هیچ مشکلەمان نییە ئەمە زۆر جار خزمایەتیمان هەیە لەگەڵ کورد کچمان دایتە کوردیان کچمان لێیان خواستوە خزم بووینە خینمان تێکەڵ بووە عەرەبەکان ئەمە مەمنون عەرەبەکان لەگەڵ تورکمانی کەرکووک و منتیقەکان خزمایەتیان هەیە ئەمە با بڵێن مواتنی عێراق و کوردستان هاوڵاتی کوردستان وەکو هاوڵاتیەکانی تری کوردستان واللهی ئەمە ئەنگۆمان خۆش دەوێ ئەمە ئەنگۆمان خۆش دەوێت وەرنە نوکە وەرنە سەرسفری بەشەکی ڕوشنبیری و سەقافە خواردنەوەیان وەنیە خواردن شتێکی مهمە مەسەرەن تورکمان بە چ خواردنێکی بەناوبانگن دۆڵمە باشی دۆڵمە لە هەموو جێکەیە فەرقی دۆڵمەی تورکمانە لەگەڵ هی مەسەرەن هەولێری و دۆچی و سلێمانی وانە فەرقیەکە چیە فەرقیەکە هەروشەی دۆڵمە تورکمانیە دۆڵمە یعنی پڕکردنەوە ئەها کودی دەینن یاپراغش یعنی پەلک پەلچی مێ و پەلچی تورکمانیە کاکە دۆڵمە تورکمانیەتەوە توشمە ئەی فەرقی دۆڵمەی ئەوان لەگەری هەولێری و دووکی و نازانم سلێمانی ئێمە وشکە تەڕە بە ئاوە نازانم با ئەمن لۆت بلێم بزانە ئەگەر لە دۆڵمەی دەپێچیەوە دۆڵمەی تورکمانان مەشهورە لە ناو تورکمانانیش ئی قەسابان مەشهورە ئادی گۆشت و ئەوانەی تێدەکەن و با بڵێن ئادون پاراسوی تێدەکەن لە ناو قەسابانیش ئی قەڵاتیان مەشهورە دۆڵمەی قەڵاتیان کەینێ ئەمە داواتین والله ئێستا ئەنگۆ ئەمەتان داوت کردیە یعنی ناتانین بلێن وەها بووە چ ئەنگۆ کەنجین ویستان کەناڵی 24 لە ماڵی تورکمان داوەتی دۆڵمەنە کاک هەندرێن کاک هەندرێنش هەندێک مەیلە و تورکمانە هەوزلکیشی هاتم شاوە مەیلە و تورکمانانیە کاک هەندرێن کاکە جەنابی شێت ئەو ستافە هەمووتان داوەتی دۆڵمەنە لە ماڵی تورکمان دنیا سەحبەتەوە خۆشە خودبینە تۆ پێکەوە دێن ئەوە بێ من بێ عقوبەیە لانی هوەری چوە نابرا نانە لەمە بینە لایەنە هوەری مەسەنها باسی ژنێ و ژنخوازیان کردێکن لەگە کورد لەگە عەرەبەوانە حەفلەی تورکمانە لەگەڵ منتیقەکانی دیکەی کوردستان و عێراق چییە؟ حەفلەی تورکمانان چێستا ئەمە مەقسەد ئەوە بێدنی ئەگلەن زەمانەیە ئەگلەن چێت دادەنشین مەقسەد دوو گۆرانی بێش دادەنشین دەڕۆین بە قۆریات بە گۆرانی بەخوای دەڕۆین مەقسەد ئەم دەڵێن لە ڕۆژی حەفلەی بۆ گواستنەوەی شێوێک مەقسەد لەو گەعدە دەکەین ئەوە کودانیشتنەوە زواب نانە ئیمە ئەوان بند ئیمە فەرقی قۆنرا مەقسەد لەسەوە دەخینی گوڵ لەسەر گوڵ دەخینی ئەوش گوڵ دەخ ئەو تو دەلێ گوڵ ئەوش دەی گوڵ دەبێت یان دەلێ خۆشەویستی ئاڵتون سێوماق دەبێت ئەوش پێ بێ لێرە دەسینا گۆرانشی ئەو بە دوان گۆران کە دەرێن کۆتایی پێدەین هەر ڕۆژ و شەوەکە یان چەند ڕۆژ بەکەیف خۆت حەق ناوەڵا وەخت نەمەوە بەس مەژور بێ مۆی دەگەلە خۆشحاڵبین بەس وەخت هەندی مۆی تشتێکی جەماعەت پێشکەشکەن ئێشڵۆ شەوە کۆدی
يعني هم تشتكي تركمانية تايبة ممنون ممنون ام قال خوشحال بين پاتنا و افشوا قال خوشحال بين ممنون خودش ترازی ای خودش ترازی به ای گلک ممنون او وای خودش ترازی به ای گلک ممنون كفتيك بذكر خدا والله بادینیاته والله درجه ام گله خوشحال بین پاشیوا 19 الوی مجلسا گرم یا ترکمانی به شوازه تایبت ها تا پیشکش کردن و جماعت جور ونت تشتكي تایبت پیشکش کن و پاشیوا افشوا خلاص به صبایج ساعتی که دینا خدمت ها و سلام علیکم و بخیر مین خوش جال دوست سفالر جاتر دوست يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركس عاشق ضلي مشكينا ضلي مشكينا جاتي لباي بكيش من الله بكيش من الله ديما زياراتين يا رسول الله يا رسول الله يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركس عاشق قلبي مشكينا قلبي مشكينا أسمان تا أسمان زوق صفايا زوق صفايا جشني مولودي رسول الله يا حبيب الله يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركس عاشق